هەموو لایەوە خێر بێن هەمووتان بەخێر بێن سپاسی ئامادەبوونتانەکەین سپاسی ئەنجومەنی پارێزگا و نەخۆشخانەی هیواکرین بۆ بەدەمەوە هاتنیان بۆ ئەم دیبیتە کە ڕێکخراوی بەدیل ڕێکی خستۆ بە پشتگیری سندوقی نیشتمانی بۆ دیموکراسی لەسەر نەخۆشخانەی هیوا و پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا پرسیاری ئەماوەیە پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا چین و لیژنەی تەندروستی ئەنجومەنی پارێزگا ئەتوانێت چی بکات بۆ پێداویستەکانی ئەم نەخۆشخانەیە یا بۆ چارەسەری ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردووە زۆر بازەکران کە ڕوبەڕووی نەخۆشخانەکە بێتەوە پاشان باس لەوە بکەین ئەو سندوقی کە لە ساڵی 2012ەوە پەرلەمانی کوردستان چەند بڕارێکی لەسەر دەرکرد ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا چەند چاودێری ئەم سندوقاکە و ئاگدارێتی بۆ قسەکردن لەسەر ئەمە پێم خۆشە سەرەتا دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا قسەمان بۆ بکارە سەر پێداویستەکانی ئێستای نەخۆشخانەی هیوا. سپاستانەکەم سپاسی ڕێکخەران و ڕێخستنی ئەم دیبیتەکەم بەنسبەت نەخۆشخانەی هیوا ئەگەر بە شێوەیەکی عام پێشتر زانیارێک هەبێ ئەم نەخۆشخانەیە تقریبا ئێستا نەخۆشخانەیەکی 146 قەڵەوێرەیە لە سەرەتای دروستبوونی ئەوانێ بە تایبەتی لە ساڵی 2007وانە کە کراوە ئەم بینایە ڕاستە بینایەک نەبووە تایبەت بە نەخۆشخانە بەڵام بە ناچاری ئەو کات لەبەر بوونی ژمارەیەکی زیاتر لە توشبوان بە شێرپەنجە بە ئیجباری ئەم بینایە دانرا ئەگینا ئێستا ئەگەر بە جوگرافی سێریکەی بە عینمی سێریکەی ئەو بینایە هیچ گونجاوێکی نییە نە لە ڕووی شوێنەکەیەوە نە لە ڕووی هەیکەلەکەیەوە بۆی نەخۆشخانەی تێدا بێ بەڵام سەرڕای ئەوەشتوانی ومانە بەپێی هەموو ستانداردە جیهانیەکان بە تایبەتی لە ساڵانی 2007 و 2010 کە بە دڵنیایی ئێستش باشترە پلەی یەکەم بەدەستبێنێ لەسەر ئاستی عێراق لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی و ئاستی زانستیەوە بێگومان ئەوش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو کارمەند و پزیشک و ستافەی کە لێوێ ماندوو نەناسانە کاریان کردووە و ئەتوانم بڵێم تا ئێستش تاکە سنتەرە لە هەرێم و لە عێراقیش ئەتوانێ باشترین خزمەتگوزاری و زۆرترین جۆری چارەسەری پێشکەوتوو کە بە دیکۆمنت لامانە لە وڵاتانی دەرە و وڵاتانی چواردەور بوونی نەبوو لە هیوا توانیمانە بێین بە نەخۆش ئەمەش بەهۆی پشگیریە و کە کراوە لەلایەن هەموو لایەنەکان و بە تایبەتیش ئەتوان بڵێم سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە کۆڵەکە گەورەکەی خزمەتگوزاری شێرپەنجەیە ئێمە گەر باز لە پێداویستی نەخۆشخانەی هیوا بکەین یەکەم خاڵ کە لە هەمووی گرنگترە دروستکردنی بینایەکی نوێ بۆ نەخۆشخانەکە چونکە تازە نەخۆشخانەی هیوا و شاری سلێمانی بۆ بەواقعەوەی کە پایتەختی شێرپەنجەیە و ناشتوانین بەرەو دواوە بڕۆینەوانێ چونکە ئێمە ڕۆژانە نەخۆش لە هەموو پارێزگاکانی تری هەرێم و عێراق و هەروەها وڵاتانی دراوسێژ ئێمە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوش و باکووری شۆ نەخۆشمان بۆ هاتووە و ئێمە ئێستا بە نزیکەیە توان بڵێم ڕۆژانە زیاد لە 10 حاڵەتی نوێ تۆمارەکرێ ڕاستە ئەمە لە ئێعلام هەڵایەکی لەسەر بابەتەکە کرا بەڵام ئەم 10 کەسە توانم بڵێم 7 کەسیان 6 کەسیان هی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانە لە ساسی بۆ چلیهی پارێزگاکانی تری هەرێم و خواروی عێراقە و ئێمە لە ئێستادا وەکو بینا توانم بڵێم لۆدێکی زۆرمان لەسەرە کە ڕێژەکە گەشتوتە ئەوەی زۆر جار نەخۆش ئەو ڕۆژەی کە پێویستە چارەسەر وەربگرێ هەندێک جار بە تایبەتی لە بەشی مناڵان ناتوانین هەمان ڕۆژ چارەسەرکەین ڕەنگە ڕۆژێک 2 ڕۆژ دواب بکەوێت کە بێگومان باشترینەوەیە کە تۆ لە هەمان ڕۆژە کە پزیشک بڕیار دەدا چارەسەری بدەیتێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خۆتان نەزانن ئێمە ژمارێکی زۆر خۆبەخش لە نەخۆشخانەی هیوا هەبووە و زۆر جارە و پرسیاراکرێ بۆ ئەو ژمارە زۆرە هەیە وەڵامەکەی ئەوەیە ئێمە گەر سێری ساڵی 2007 و 2010 کەین ڕەنگە هەموو نەخۆشخانەی هیوا ڕۆژانە 50 بۆ 60 کەس سەردانی کردبێ بەڵام ئێستا ئێمە ڕۆژانە 500 کەس بۆ 600 کەس سەردان دەکات بۆ وەرگرتنی جۆرەکانی چارەسەر لە کیمیاوی لە هۆرمۆنی لە مەناعیان بۆ ئەنجامدانی پشکنین و بینینی لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە بێگومان ئەم ڕێژەیە گەر سێریکەی دە ئەوەندەیە بەڵام سێرەکەی ئێمە هەمان بینین و هەمان قەڕێوەڵین ڕاستە هەندێک بەش دروست کراوە بە سوپاسەوە لەلایەن خێرخوازان و دوایین بەشیش نەخۆشخانەی جەمالی حاجی عەلیە کە لەسەر ئەرکی خێرخواز جەمالی حاجی عەلی کراوە بەڵام هێشتا ئەمە کافی نییە بۆ نەخۆشخانەکە و ئەمە وای کرد ئێمە بە ئیجباری خۆبەخش زیاد بکەین لەبەرەوەی یان ئەکراوە تا توشبوویەکی شێرپەنجە پێی بڵێ بڕۆرە و
ناتوانم هیچ چارەسەرە بۆ بکەم یان بە ئیجباری بە هەر شێوازێک لە شێوازەکان کە پێشتر لەلایەن خێرخوازانەوە و لە دوایی یا خراە سەر بابەتی بەدەل عیادات لە برینۆرینگە کە نزیکەی 120 کەس بوون و پاشان ئەمانە بێگومان وردە وردە ئەڕۆشتن خەسخانەکان جێژ لەبەروی توانامان نەبوو کە دامی مادیان بکەین دوایی شت لە ڕێنمایی ساڵی 2021 ڕێنمایی لە برینۆرینگە خۆبەخش لە نظامی بەدەل عیادات لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لابرا لەبەروی سیفەتی ناوی خۆبەخشیان هەبوو تیان نابێ بەشدار بن لەمە ئەو بوو تووشی ئەزمەیە بووین لە ساڵی 2021 و ئێستا ئێمە نزیکەی زیاد لە 70 بۆ 80 خۆبەخش زیاتر هەیە کە لە نەخۆشخانەی هیوان مانگانە بە سوپاسەوە لەلایەن مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارەکەیان بۆ سەرف دەکرێت کە ئەم 60 خۆبەخشە ئەم 80 خۆبەخشە لە هەر ساتێک ئاگەر بێت و ئێمە ئەمانە لە نەخۆشخانە بێنە دەرەوانێ بێگومان تووشی ئەزمەیە کە بین کە هەمومان دڵنیام ئەگەر کەسی دەرەجەی کیشمان نەبێت کەسێکمان هەیە کە ئیناسین و پێویستی بە نەخۆشخانەی هیوایە ڕەنگە ئەو کەسە نەتوانین لە کاتی پێویست و ئەو چارەسەری پێویستە بۆی جێبەجێ بکرێت ئەمە گرفتەیەکی کەیە گرفتەیەکە کە ئێمە هەمانە و گرنگە باسی بکەین بابەتی ئەوەی ئێستا بە نمونە بینای جەمالی حاجی عەلی کە کراوەتەوە و ئەو خێرخوازە بە هاوکاری لەگەڵ سندوقە ئەتوان بڵێم تاکە سنتەرە لە عێراقا تا ئێستا توانی بێتمان سنتەرێک دروستکەین تایبەت بێ بە شێرپەنجە بۆ نەشتەرگەری پێشتر هەموو نەشتەرگەریەکان لە نەخۆشخانە جیاوازیەکان حکومی و ئەهلی دەکرا بەڵام لە ئێستادا ئەو پلانی کە هەیە ئێمە هەموو نەشتەرگەریە کە بۆ شێرپەنجە دەکرێت لەو نەخۆشخانەیە بکرێت ئەم نەخۆشخانەیە پێویستی بە بودجەیەکی تایبەتە پێویستی بە ستافێکە کە تایبەت بۆی دابمەزرێکە ئەوە ئەتوانم بڵم مەرحەلە قورسەکەیە بۆیە ئێمە ئەوەی کە گرفتە زۆر جدی کە ئیشی لەسەر کرێ بابەتی ستافەکانە خاڵێکی تر پێم خۆشە ئاماژەی پێبم ئێمە ستافێکی زۆر ئەتوانم بڵێم ماندوونەناس دامەزرێنەری نەخۆشخانەی هیوا بوون لە بیدایەت و ئەمانە ئاعدادی تەمڕیز یاخود بەشی ئاعدادیان تەواو کردووە ئەمانیش لە ڕێنمایی بەدەل عیاداتی ساڵی 2021 دیسان بەدەرکراون کە ڕەنگە ئەمانە ڕاستە شاهادەکەیان ئاعدادیە بەڵام ڕەنگە خیبرەکەیان زۆر لە منیش کە پزیشکێکم لەوێ زیاتر بێت لە بوارەکە چکە زیاد لە 20 ساڵە خزمەتەکەن کە ئەمەش پێویستە بە یاداشتێک بەرز بکرێتەوە بۆی کار بکرێت بۆمانە یاخود ڕێکخراوێک یان هەلانی کە بتوانێت هاوکاریان کاکە عددێکی کە من بەڵام قورسایەکی زۆریان هەیە چکە بە تایبەتی لە بەشی گرتنەوەی کیمیایی و بەشی ڕاکێشانی خوێن کار دەکەن کۆتا قسەم لەسەر نەخۆشخانەی هیوا یاسای ژمارە 11 ساڵی 2012 کە لە 15 دەی 2012 دەرچووە ئەم یاسایە وەختێک دەرچووە وەکو ئاماژەم پیای ڕەنگە لە هەموو سلێمانیان ڕۆژانە حاڵەت دوو حاڵەت تۆمار کرابێ ڕەنگە ڕۆژانە 20 کەس چارەسەری کیمیایی وەرگرت بێ بەڵام ئێستا ئەو ڕێژەیە دە ئەوەنە و 20 ئەوەنە زیای کردووە و یاساکەش هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نەهاتووە بۆیە پێویستە بە هەموو لای کار لەسەرەوە بکەین ئەم یاسایە هەموار بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئەو بودجانەی یاخود ئەو تەرخانکراوانی کە لە مادەی چوارەم دانراوە کە ڕەنگە ئەوەی کە زۆر دیار بێ لە سا پێنجی ڕسوماتی مرور و لەگەڵ غرامەی جگەرە و مەشروبە بەڵام ئەگەر ئێستا ئێمە سێرکەین ڕەنگە ئەوەی جگەرە و مەشروبیش زەرەری هەیە بۆ تەندروستی ڕەنگە دروستبوونی مەعامیلەکانیش کە عەدەدیان زۆر زۆرە لە هەر سێ مەحافەزەکە ئەوانیش یەکێک بن لە هۆکارەکان بۆ زیادبوونی شێرپەنجە بۆیە من بە پێویستی ئەزانم لەو یاسایە ئەو ڕێژەی غرامەی کە دانراوە بۆ سەر جگەرە و مەشروب هەمان ئەو ڕێژەیە کە ڕەنگە بگرە پێویست کا زیاتریش بێ لەسەر هەموو ئەو کارگانە بکرێت کە زەرەریان هەیە و لە ناوچەکانن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دهۆک و هەولێریش ئەمە کوی گشتی ئەو کێشانەیە کە ئێمە هەمانە لە ناو نەخۆشخانەی هیوا چونکە بمانێ و نەمانەوێ نەخۆشخانەی هیوا واقعەکە ئێستا ئێمە لە هەموو شوێنەکانەوە نەخۆشمان بۆیە وەرد پێش ئێستاکە لەگەڵ کاکاوژین هاتین لە هیواوە خۆی ئاگادار بوو کە نەخۆشێک هاتبوو لە بەسڕەوە داوای ئەوەیە کرد بێتە نەخۆشخانەی هیوا و بەڕاستی ئێمەش ئەو دەعمە یاخود ئەو قووەتە مادی کە هەیە ئێستا لە سنووق بوونی هەیە بە شێوەیەکی گشتی لە هەموو مەحافەزەکان توانای ئەوە نییە کە هەموو نەخۆش لە هەموو پارێزگاکانە وەربگیرێ بۆیە کردنەوەی پردێکیش لەگەڵ وەزارەتی سەحەی عێراق و پەرلەمانی عێراق کارێکی زۆر زۆر جددیە چکە نمونەت جوانترین داتا ئەگەر بیانین ئێمە سنتەری چانی مۆخی ئێسکە کە لە سا 60 نەخۆشەکانی ساڵی 2021 هی ناوەڕاست و خواروی عێراق بووە توانم بڵێم هەر یعنی غەیری نەتەوەی کوردیش بوون ڕاستە ئێمە وەکو مرۆڤایەتی کار دەکەین و هیچ جیاوازیەک نییە لە بینی هیچ کەسێک و هیچ نەتەوەیەک و هیچ ڕەگەزێکە
بەڵام ئێمەش شتێکی ینی بەقی بەڕێکی خۆمان نەتوانین پێڕاکێشین ڕەنگە تەحملی ئەو قورسایە نەکەین کە بۆمانێت بۆیە ئەگەر ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق و پەرلەمان ئەینی عێراقیش بەڕاستی زۆر گرنگە وەکو لیژنەی تەندروستی وەکو لیژنەی تەندروستی پەرلەمان پردێک دروست بکرێت چکە ئێمە ئەو داتایانی کەی دەیڵێم بە تایبەتی کە چانی مۆخی ئێستا کە کولفەی کولی نەخۆشی ئەگەر بنێریتە دەرێ وەختی خۆی کە نێراوە لەسەر حکوومەت نزیکەی $10 دەفتەر بووە بەڵام ئێمە بەبێ ئەوەی هیچ بڕەپارێ لەو نەخۆشە وەربگرین بۆی دەکەین و بەشی مناڵانیش لە نەخۆشخانەی هیوا ئەتوان بڵێم تاکە سنتەرە لە عێراقا کە زیاد لە 8 پزیشکی پسپۆریتیایە لەو بەشەش لە 150 نەخۆشەکانمان دەرەوەی هەرێمی کوردستانە گرفتێکی کە لە ڕێی وەزارەتی سەحەی عێراق دەتوانرێت چارەسەر کرێ بابەتی ئازار شکێنەکانە ئێمە بەپێی ئەو قانونی هەیە لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێم ئێمە دابینکردنی ئازار شکێنەکان یاخود کڕینی دەسەڵاتێکی ڕەهامان نییە و خۆتان نەزانێت لەو بەشانەی کە زۆر بە سەرکەوتوی لە هیوا کار دەکات بەشی پالیتیڤی پێدەوترێت کە ئەمە لە ساڵی 2016 حەڤە پرۆفیسۆرێک لە ئەردانەوە هاو دەورەی کردەوە شەهادە وەرگیرا و بەشەکە هێشتا ماوە ئەو بەشە بۆ ئەو حاڵەتانەیە کە زۆر جار چارەسەری کیمیاوی هەر بە چۆرێکی تری چارەسەر دەوری نامێنێ تەنها پێویستی بەوەیە کۆتاییەکی بێ ئازاری هەبێت کە ئەمە بەشێکی زۆر ورد و حساسە و لە وڵاتانی زۆر پێشکەوت و سنتەرە پێشکەوتەکانە بوونی هەیە بە سوپاسی شۆ لە نەخۆشخانەی هیوا بوونی هەیە بەڵام ئەوەی کە گرفتە بۆمان ئەو دەرمانە ئازار شکێنانەیە ئێمە هەرچەند بوجەشمان هەبێ ناتوانانی ئەو دەرمانانە دابینکەین بۆیە ئەوەش دەبێت پردێکە بێت لەگەڵ وەزارەتی سەحەی عێراق و پەرلەمانی عێراق کە پێداچوونەوە بەو قانونایان بەو یاسایە بکەن کە لە ساڵانی ڕابردوو بڕیاریان لێداوە من سوپاس زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی دکتۆریادەوەی کە جۆمان لێبوو بۆ ئەم پرسیارم بۆ ئەنجومەنە کە کێشەکانی بە وردی باس کرد لەسەر مەسلەی بینا مەسلەی خۆبەخشەکان و پێداویستی بودجە بۆ ئەو ستافانە پاشان مەسلەی ئەنجومەن ئایا ئەتوانێت لەسەر مەسلەی ئەو باجەی لەسەر کارگەکان هەیە بتوانێت ئیشی لەسەر بکە ئەنجومەن چی ئەتوانێت بکە بۆی کە پردێک دروستکە لە نێوان هەرێمی کوردستان و یا بڵێن ببورن سلێمانی و نەخۆشخانەی هیوا بۆ وەزاری تەندروستی عێراق بەخێراتتانەکەم بۆ ئەم دیبەیتە و دەستی ئەو هاوڕێیانی لە ڕێکخراوی بەدیل خۆش بێت ئەو هاوڕێیانی کە لە ڕێکخراوەکانی تر و داوەتیان بەخێر بێن ئێمە کو لیژنەی تەندروستی ئەنجومەنی پارێزگا بە یاسایەکە ڕێین بڕێ یاسای ژمارەسەی ساڵی 2009 و پەیڕەوێکمان هەیە لە یاساکە لە مادەی 5 بەڕوونی باسیەوەکە کە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی چاودێریە لە سنووری پارێزگایە بۆ باشتر بەڕێوەبردننی کاروبارەکان و بەدواداچوون بۆ سەرجەم ئەو فەرمانگە و بەڕێوەبەرایەتیانی کە لە سنووری ئیدارەکەی سەرجەم و ئیدارانەی کە لە سنوورەکەیە بەپێی دەسەڵاتەکانی کە لە یاساکە باس کراوە لە پەیڕەوەکە ڕوونتر کراوەتەوە دواتر ئێمە لە پەیڕەوەکە کۆمەڵی خاڵمان دیاری کرۆک و لیژنەی تەندروستی پەیڕەوەکە مەوجودە و لای زۆربەی ڕێکخراوەکان هەیە ئەمە ناچین خاڵەکانی پەیڕەوەکە بخوێنینەوە ئەمە بەشێکی تری ئەمە کو لیژنەی تەندروستی بەردەوام کۆنتاکتمان لەگەڵ خەستخانەی هیوا هەیە لەگەڵ نەخۆشخانەکانی تر بەگشتی هەیە و لەگەڵ ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزاکان بەگشتی و ناحیەکان بەگشتی هەیە ئێمە ئەو لیژنەکە بۆ چارەسەری ئەم بابەتە تەمەەن چارەسەری کولی لە هیچ وڵاتێک نییە لە هەموو دنیایانی بەڵام ئەکرێ کۆمەڵێک هۆکار بگریتە بەر بۆ کەمبوونەوەی ڕێژەی نەخۆشیەکەەوە بۆ کەمبوونەوەی ئەو مادانی کە تەحفیزی خانی سەرەتانیەکەن ئەوانەی کە پەیوەست بە لیژنەکەی ئێمە لەگەڵ زانکۆی سلێمانی و لەگەڵ چەند پزیشکی پسپۆرکە بەخۆبەخشی بوونەتە ڕاوێژکاری لیژنەکەمان ئێمە ئەو بابەتانی کە پەیوەندی بە سیستمی خۆراکەوە هەیە ئەو بابەتانی کە پەیوەندی بە معالەجەی خاشاکەوە هەیە بە هەموو جۆرەکانیەوە بە خاشاکی ئاساییەوە بە خاشاکی پیشەسازیەوە و بە خاشاکی ڕقەوە و بە ئاوەڕۆکانەوە جا ئاوەڕۆی نەخۆشخانەکان و ئاوەڕۆی ئاسایی و ئاوەڕۆی کارگەکان و لەگەڵ سیستمی خواردن واتە ئەو شێوازەی کە خواردنەکەی پێ ئاماداکرێوەیان سیستمی خواردن لە تاک ویان و لە هەمان کات هۆشیاری تەندروستی تەبەنەمانە ئێمە لە دۆسیەی لیژنەکەمان بە نووسرا و بە راپۆرت و بە پرۆژە داومانە بە وەزارەت و بە دەستەی ژینگە لەبەری دەستەی ژینگەش پەیوەندێکی ڕاستەوخۆی بەم بابەتەوە هەیە و بە بڕێوەبەری گشتی تەندروستیەکان
بۆ نمونە ئێمە نمونەیەکی بچووک باسەکەین خۆی لە ئەسڵ گەورەیە ئێمە تقریبان 6 کارگەی ئاسنمان هەیە کارگەیەکمان هەیە بەقەت 3 کارگە گەورەیەوە 3 کارگەی ترمان هەیە کە لە سنووری پارێزگای سلێمانی و کارگەی ترمان هەیە لە تانجەرەوەیە ئەم کارگانە تعامل لەگەڵ ئاسناکەن ئاسن بەشێکی ئەو پاشماوەی ئاسنەیە کە لە خوارو ناوەڕاستی عێراقەوە دێ و لە خوارو ناوەڕاستی عێراقیش بەرکەوتێ بە چەکی یۆرانیۆم یان بە تیشکی گامایتیە ئەم ئاسنەکە دێ سۆنەرێکە یان ئامێرێک هەیە کە دیاری ئەکا ئەو ئاسنە بەرکەوتێ بەو تیشکەیە بەرکەوتنیەوە ڕێژەیەکی نۆرماڵی بۆ دیاری کردووە کە ڕێژەیەکی جیهانیە ئەو ڕێژەیە ڕێگە پێدراوە بڕواە ڕێگە پێدراونێن ئامێرەکە دوو جۆری هەیە جۆرێکی هەیە پێڵەن مانوێڵەوەتە بەدەستە تقریبان حەجمی 30 سانتینێکی هەیە ئەوە کەسێک بە ناو ئاسنەکە یان بە چواردەوری سیارەکە ئەڕوا شەپۆلەکەی بەهێزە ئەتوانێت بە تەواوەتی ئەو ئاسنانی کە لە ناو سیارەکەیوانەی کۆمەڵ کراوە بپشکنێ و جۆرێک تریشی هەیە سۆنەرە لە شێوەی سۆنەرێکی گەورەیە سیاری با هەڵگرەکە ئەچێتە ناوی و کەشفی ئەو ئاسناناکە کە تیشکاوەرن یان بە بەرکەوتن بە مادی تیشکاوەر کە تەسیرەکاتە سەر تەحفیزبوونی خانەی خراپ ئێمە بۆ هەموو کارگەکان لە ڕێی نووسراومان بۆ وەزارەت و لە ڕێی بە دوواداشوونمان و سەردانی مەیدانی بۆ هەموو کارگەکان دانیشتمان لەگەڵا کرد لێرە و لە پارێزگای سلێمانی و لەگەڵ کارگەکان خۆیان بۆ هەر شەشیان سۆنەرەکە کراوە سەردانمان کردووە تەسبیتیش کراوە هەر جیازێکی سۆنەر ئەوەی کە ئێمە ئاگادار بووین بە نووسرا بۆمان هاتۆتەوە بە مەبلەغی تقریبان 66,000 دلار کڕیویانە و ئەمە سوودی بۆ خاوەنی کارگەکەشەیە چکە ناهێڵک ئەو ئاستە بچێتە ناوە چکە خاوەنی کارگەکە و ئیستافی ئیدارەکە و بەڕێوەبردن و کارمەند و کرێکاری کارگەکە بەردەوامی لێوانەگەر و ئاستانە بچێ لێک بەرکەوتەیە تەسیری سەروانیش هەیە و ژوورێکیان هەیە ژوورێکی کەپسا و ژوورە کۆنکرێتیە بە پێی ستانداردی ئیقلیمی بە مەبلەغی مەتر کۆنکرێت دروستەکرێ بە بار چواردەورەیەوە لەوێ ئەیپارێزن و دایانین ویان ئەیگەڕنەوە بۆ خوارەوی عێراق ئەوەی کە ئێمە جەختمان لێ کردەوە نووسراومان کرد کە تا ئێستا نەکراوە کە زۆر پێویستە لە بازگەکان دابندێ لە بازگەکان کە لێرەیەکە نیمانە چکە لێرەوە تەنها فافۆنە ڕواکە بە پێچەوانەی ڕێنمایە ئیقلیمیەکانە بە پێی ڕێنمایی گومرچی بە هیچ شێوەیەک نابێ فافۆن لە وڵاتێک بچێتە دەرەوە تەنها بە دروستکردنی ئامێر دەبێ وەکو ئەوەی کە ئێستامە بەشێکی فافۆنە نابێ بە خاڵە بڕوا کاڕوا لە هەرێمی کوردستانەوە ئەوەی کە ئێمە زۆر مەبەستمان بۆ تا ئێستش و نەکراوە لە بازگەکان دانەنداوە ئەمە نمونەیەک بوو کە باسم کرد و لیژنەکەمان کە کارمان لەسەر کردووە ما باقی بابەتەکانی تر کە بریتی بووە لە چارەسەری ئاوەڕۆ ئێمە کۆمپانیایەک هات کە توانای هەبوو لەسەر بودجەی خۆی ئەو ئاوەڕۆیانی کە لە شارۆچکە کە لە قەزاکانن ئەو ئاوەڕۆیانە بگرێتە ئەستۆی خۆی و پرۆژەی ئاودانی بلوار و شۆستەکان بگرێتە ئەستۆ بەبێ بەرامبەر بەمەرجێک ئاوەڕۆی کارگەکانی ئاوەڕۆی قەزاکەی بدەنێت کە مەساری ئاوەڕۆکە لەکوێ لەوێ سیستمێکی فیلتەرێشن دابنێ تاکو بتوانێت هەم ئاوەکە فیلتەرێشن کە و هەم سەمادی زراعی لێ دروستکە و هەم ئەو ئاوە بەکاربێنێتەوە بۆ ئاودانی شۆستە و باخچەکانی کە لە سلێمانی هەیە لەبەرەوە ئەو شۆستە و باخچانە دارێک نین داری بەردار بن و بەرهەمەکەی بخورێ گرفتێک دروست ناکە بەشێکی تر کە کارمان لەسەر کردووە لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی فاقڵتی زانستە کشت و کاڵیەکان کارمان لەسەر ئەو تەڕە و سەوزانە کردووە کە لە سەرجەم لە بەشێ لە قەزاکان چکە لە سەرجەم قەزاکان بەرهەم نایەنرێ کە چۆن بەرهەمە هێنرێەوە بە شێوازێکی دروست بەرهەم بهێنرێ لەبەرەوەی کورتی کەمەوە ئەو تەڕە و سەوزە و میوە و دانەوێڵەی کە بەرهەمە هێنرێ بەشێکی دێمەوە بەشێکی بەراوە ئەوە ئەگەر ئاوەکەی یان شێوازی خزمەتکردنی کشت و کاڵەکە دروست نەبێ یا لە مادەی قڕکار یا لە سەمادەکە یانە ئەوەی کە بەکاری هێنی کۆمەڵک مادە ئەچێتە ناو پێکهاتەی ئەو خواردنەوە کە پێڵەن هێڤی میتاڵ ینی مادە قورسەکان ئەو مادانە کە ئەچێتە ناو خۆراکەکەەوە ئێمە بەکاری هێنینەوە ئاژەڵ بەکاری هێنرێەوە پەلەوەر بەکاری هێنێەوە لە کێڵگەی بەخێوکردنی ماسیە بەکارهێنێ دووبارە ئێمە گۆشتەکە یا بەرهەمەکەی بەکارێنینەوە ئەوەش هۆکارێکە بۆ دروستبوون یا نەک دروستبوون هۆکارێکە بۆ هاندانی خانە خراپەکان چکە لە پێم وایە ینی خانی سەرەتانی کە دوو جۆری هەیە بەڕێزیان دانیشتون بەشی حەمید و خەبیسی هەیە ینی ئاسایی و
چۆنەڵی پیس ئاسایی هەرزی بکەیەک لە لەشی ئینسانە سەرەتانە بەڵام سەرەتانێکی حەمیدەیە ینی پێناسیش سەرەتانیش ئەوەیە کە ینی شێرپەنجەوەی بریتە لە خانەیەکی زیادە واتە هەر خانەیەک ئەندامێک هەنی هەر خانەیەک هەر شانێک لە لەشا زیادە بوو ئەوە شێرپەنجەیە بەڵام بە شێوازە لە شێوازەکان ئەوە شێرپەنجەیەکی ئاساییە حەمیدە بێزیان ئێمە پێمان وایە و لە دەکۆبنەوەی تریش بێ ئێمە هەر جەخت لەواکەینەوە ئێمە ئەنجومەنێکی چاودێرین ئەڵێن ئەگەر هۆشیاری تاک بەریتە پێشەوە ئەو کەسە خۆی ئەگەڕێ بە شوێن خواردنێکی تەندروستە ینی ئەو مناڵی کە من پەروەردەیەکەم یا تۆ پەروەردەیەکی یا لە خێزانێکا پەروەردا بێ کە احترامن نەخوێنەواریشە ئەگەر ڕۆشنبیری تەندروستی هەبێ هۆشیاری تەندروستی هەبێ هەموو جۆرە خواردنێک پەلی بۆ ناهەوێ و نایخوات و ئەژیت زۆر بە شێوایکی ئاسایی ئەژی و خۆراکی تەندروست دەخوا ئەگەر تۆ تاکێکی تەندروستت هەبوو خۆراکی تەندروستی خوارد یان توانیتت ئەو جیلەی کە پێڵێن جوتیار حکوومەت بەفعلی کار لەسەر پلانی ستراتیژی بکە کە ئێمە جەختمان لێکرێتەوە لە راپۆرتەکانمان و لە نووسراوەکانمان و لە پرۆژەکانمانە کە ناردومانە بۆ وەزارەت و بەڕێوەبەرایەتی پەیوەنددار و دەستەی ژینگە ئەگەر بێت و ئەمە بە شێوازێکی دروست تەعامل لەگەڵ کشت و کاڵکەی لەگەڵ پرۆژەی ئاژەڵداری بکەیت لەگەڵ پەلەوەر و ماسی بکەیت و لەگەڵ ئەو دارانەیە بکەیت کە بەردارن ئەوە بە دڵنیایی تۆ ئەتوانی ڕێژەیەکی زۆر باش لە ژماری نەخۆشەکان کەم بکەیتەوە و تەمەنی کەسەکان درێژکەیتەوە بابێکی تر هەیە پێڵەن بازرگانی ئەگەر بێت و ئێمە وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و تورکیا ڕێگە بدەن کە بەڕاستی بەڕوونی بڵێم ئەنی بە پەردە ڕێگە نادەن کە ئەو بابەتانی ئەیانەوە بینێرن بۆ ئێرە ئێمە هەرێمێکین بە فعلی ناتوانین ڕێگری لەو مادانە بکەین کە یەتە ناو خۆی گرفتێکی سەرەکی لە کوالیتی کۆنتترۆڵە کە ئەو مادانیەتە ناو جەمادەی خۆراکی بن یا هەر مادەیەکی تر بن من نمونەیەکی زۆر تربێنمەوە ئەو قماشانی کە ئێکسپایرە بن ینی قماش کە ئێکسپایرە بێ بۆ پێست زیانی هەیە ینی زیانی گەورە هەیە تۆ ئەگەر کوالیتێکە و بەهێز بێ ناڵێ قماشی ئێکسپایر و ئەو جلوبەرگەی کە لە وڵاتان فڕێ درێ کە پسکرێ و بێتە ئێرە ناڵ لە وڵاتێکی ستانداردەبی بە هیچ شێوەیەک ڕێگەی نادەم مناڵەکەی گەنجەکەی پیرەکەی ئەو جۆرە جلوبەرگە لەبەر کاکە ئێمە بە تایبەتی ئەچینەی کڕی هەتا ئەوەش زیانی بۆ پێست هەیەەوە زیانی تەندروستی خۆی لەورێ ئەو قماشەیە ئەو جۆرە جلوبەرگا بێ فڕێ بدرێ ئێمە بەکاری هێنینەوە ئەوەش خۆی زیانێکی هەیە لەبەرەوە بەشێکی پەیوەندی بە بازرگانی و بە کوالیتی کۆنتترۆل و بە حدودەکانەوە هەیە ئەو حدودانە ئەگەر بێت و بە شێوازێکی زۆر ئیقلیمیش نەک نێودوڵەتی کۆنتترۆل بکرێ ئێمە بەڕاستی ئەو کولفەیە کە لەسەر خەسخانی هیوایە ئەو عەزێت و عەزابی کە خەڵکی چێژێ ئەو هەموو هیلاکی کە ستافەکەی بیدم من خۆم 2 ساڵ و نیو لە بەشی ئۆنکۆلۆژی بوو 2 ساڵ و نیو و زۆر ینی ئەو ستافە زیاد لە حەت هیلاکە بن ئەو جگە لە هیلاکی نەفسی لە ئەو چۆنەڵی ئەو ساتانی کە لەوێن معەزەبن لە ڕووی نەفسی و لە ڕووی مێشک و لە ڕووی دڵەوە بێجگەلەوە مەسروفاتێکی زۆر یان بودجەیەکی زۆر تەرخانەکرێ ئەگەر ئەم بابەتانی کە من باسم کرد بە شێوازی سەریع کۆنتترۆل بکرێ بە شێوازی بە ستانداردی ئیقلیمیش نەک نێودوڵەتی ئەتوانرێ ڕێژەیەک لەو نەخۆشانی کە هەن کەم بکرێتەوە و بودجەیەک بگەڕێتەوە بۆ وڵات من لە هەموو دانیشتەکانم من کۆتایی بە قسەکەیان بەڵێ لە هەموو دانیشتەکانمان لەگەڵ وەزارەت وە لەگەڵ دەستەی ژینگە و لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان و لەگەڵ حدودەکان من ئەمە وتومە ئەگەر بێت و ئێمە بتوانین بابەتی بازرگانی بە ستانداردی ئیقلیمی بکەین ڕێژەیەکی زۆر باش لە داهاتی وڵاتی جێڕیتەوە چونکە من بۆ نمونە من بەردەوام سەرمایە و خۆم ناپارێزم ئەچمە بەر سەرما تەمەن تووشی التیابی قوڕگە بم تووشی التیابی لوتە بم تووشی التیابی چاو بم تووشی التیابی گوێ بم تووشی کۆکا بم بێ چی بکەم ئەبێ دەرمان بەکاربێنم ناچارە بم ئەم دەرمانە لە حاڵەتێکە لەوانەیە بای 200,000 بێ لەوانەیە بای 5,000 بێ لەوانەیە بای 100,000 بەکاربێن بە پێی مەناعی کە ئەگە من مەناعم کەم بێ زیاتر دەرمان بەکاربێنم بۆی نەخۆشەکەم ئەمە لە تاکێکەوە بۆ ملیۆنێک و بۆ 2 ملیۆن و بۆ 7 ملیۆن ئەکاتە بودجەیەکی زەبلع لەسەر وڵاتەکە لەبەرەوە هۆشیاری تەندروستی و لە هەمان کاتە سیستمی خۆراک و سیستمی ئاوەڕۆ و سیستمی کارگەکان و لە هەمان کاتە سیستمی کشت و کاڵ و کۆنتترۆلکردنی حدودەکان بودجەیەکی زۆر باشە جێڕێتەوە بۆ وڵات و ئەرچی سەرشانی نەخۆشخانەکە کەمەکاتەوە ژماری نەخۆشەکان کە ئێستا ئەمان ئەڵێن 6 بۆ 7 و ڕۆژانە دەنەخۆشی نوێ لە هەموو شوێنەکان و سەردانیانەکە و من ڕۆژیان چوم 500 نەخۆش لێک ڕۆژە خەسخانەی هیوا خزمەتی کردووە یعنی 500 نەخۆش چۆتە نەخۆشخانەکە
ناوی نووسراوە لە ڕیسێپشن وەرگیراوە پشکنینی بۆ کراوە چاودێری کراوە پزیشک بینیوێتی لێک ڕۆژە 500 نەخۆشی بینیوە اینجا ئەم 500 نەخۆشە ڕاستە بەشێکیان شێرپەنجین بەشێکیان نەخۆشەکانی خوێنن بەشێکیان بۆ پشتنی چوون بەشێکیان بۆ مۆخ چوون بەڵام نەخۆشخانەکە ئەم 500 نەخۆشی بینیوە لێک ڕۆژە ئێتر ڕۆژەیە زیاتریش بۆ فەرموو کە هەموو لای بەخێر بێن دەستان خۆش بێ سوپاس بۆ ڕێکخراوی بەدیل بۆ دیبیت بەخێراتنی هەموو لایەک دەکەین دەستخۆشی جاری تر لە بەڕێزانی نەخۆشخانەی هیوا دەکەین و ماندوو نەبوونیشیان لێ دەکەین لە ڕاستیدا تااقەت و توانایەکی لە ڕادە بەدەر و خزمەتێکی گەورە بە کوردستان و بە کۆی مرۆڤایەتی دەکەن کاکتۆریات بە وردی تیشی خستە سەر کێشە و ئاسەنگەکان و بە جۆرێک لە جۆرەکان پێشنیازەکانیشی ئاراستە کرد من ناچمە سەر وردەکاریەکانی ئەوەی کاک حاجی ڕێواری شارەتی پێدا بەڵام ئەوی شارەتی بۆ دایمە دەسەڵاتی بەرسین دەسەڵاتی چاودێری لە یەک کاتا ئێمە یاسایەکمان لە بەردەستایە ناوی یاسای ژمارە سێیە و ئێمە بە یاسایەکی دیکەژ یاسای ژمارە 4 هەڵبژێردراوی نوێنەرایەتی ڕاستەوخۆی خەڵک دەکەین لیستێکی نیمچەکراوەدا معلومی هەموو لایەکان ئەنجومەنی پارێزگا پێک دێ لە کۆمەڵی فراکسیۆن لە 32 ئەندام ئەم 32 ئەندام هەرێکی نوێنەرایەتی 29500 کەس دەکات لە فراکسیۆنە جیاجیەکان بەڵام لە یەک کاتا ئێمە بۆی بە سەراحەت بەڕوون و ڕاشکاوی ئاماژەی پێ بدەین ئێمە بە ڕێزانی ڕێکخرا و ئامادەبووان کێشەی جێبەجێنەکردنی یاساکەمان هەیە وەکو خۆی ئەگەر یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێت زۆر لەم کێشانەی کە ئێستا دکتۆریاد و سندیکای تەندروستی و هەموو ئەو بەڕێزانەی لە سێکتەرە جیاجیەکان سەرنجەکانیان هەیە ئێمە باشتر پێی ڕادەگەین بۆ نمونە ئێمە ساڵانە دەبێت بودجەی پارێزگا دینار بە دیناری بێتە ئەنجومەنی پارێزگا ئەگەر وەکو ئەو ڕەقەمیش بێت ئەو بودجانەی کە بە پێی پشکی دانیشتوانی هەرێم لە هەرێم دابەش دەکرێت بە پێی ڕێژەی دانیشتوان دەبێت بێتە لای ئێمە ئەوە خاڵێکی ئەو بودجانەی کە پارێزگار دەستی دەکەوێت لە ڕێکخراوەکان بە ئاگاداری حکوومەتی هەرێم و ئەو بودجانەیان ئەو داهاتانەی کە پارێزگار دەستی دەکەوێت ئەمە دەقی یاساییە قابلی تەفسیر نییە لە ئەنجامی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشی دەکا بە خەڵک و خاڵی چوارەم ئەو بودجەیەی کە حکوومەت لە ئەنجامی ماڵی گواستراوەی دەوڵەت دەستی دەکەوێت لە سنووی پارێزگادا دەبی هەموو ئەم داهاتانە بێتە لای پارێزگار و پارێزگار کۆی ئەم داهاتانە بە ئەرقام بنێرە بۆ ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا بە پێی سێکتەرە جیاجیەکان لە کۆبوونەوەی ئاسایی و یاسایی خۆیدا بە هەماهەنگی لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی ئەنجومەن ئەمە پەسەند بکات بە لە بەرچاوگرتنی پێوەرە یاسایی و سیستەمیەکان و سنتەری پارێزگا و قەزا و ناحێ و گوندەکان بۆی بە سەراحەت ڕوون بڕوات تا ئێستا ئەمە نەکراوە لە ئەنجومەنی پارێزگا تا ئێستا ئەمە نەکراوە و ئەم بابەتە نەهاتۆتە لای ئێمە کە ئێمە بەم شێوەیە پەسەندی بکەین مەعانات و داخوازیەکان و سەرنج و تێبینی و پێشنیازەکانی نەخۆشخانەی هیوا و شوێنەکانی دیکە و سێکتەرەکانی پەروەردە و کشت و کاڵ و شارەوانی و ئیلا ئاخریی جێبەجێ بکەین بۆ حکومە ئێمە ئاشنایەتی زیاترمان دەبوو لەگەڵ خەڵک ئێمە ڕاستەوخۆ ڕۆژانە کۆنتاکتمان هەیە لەگەڵ خەڵک ئێمە لەبەرەوەی زیاتریش دەتوانین بچینەوە خەڵک لەبەرەوەی هەڵبژێردراوی خەڵکین و ڕاستەوخۆ ئێمە ببوورە با بۆ تەواو بکەم لەبەرەوە من ئەمەم زۆر وتووە دیاریکردنی پرۆژە لەبەرەکانی پارێزگار لە دەسەڵات و تایبەتمەندی ئەنجومەنی پارێزگادایە ئەمە بە یاسا من بە یاسات بۆ باسەکەم هەڵبەرەوەی یاسایی کە ئێمە دەسەڵات و تایبەتمەندیەکانمانی تێدا پارێزراوە ناوی یاسای ژمارە سێی ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحیەکانە ساڵی 2009 دەرچوێنراوە ئێمە ساڵی 2014 دەست بەکار بووین نصی ئەم یاسایە لە جێبەجێکردنی لە هەندێک مەجالدا جێبەجێمان کردووە قایم قامماندا ناناوە بەڕێوەبەری
گشتی سەحەمان دەنگمان متمانەمان پێبەخشیوە پارێزگارمان هەڵبژاردووە جێگری پارێزگارمان هەڵبژاردووە بڵێن وەکو خۆی گشتی جێبەجێ نەکراوە دیکیمان جێبەجێ کردووە مدیر عامی ڕۆشنبیریمان داناوە ئاودانکردنەوەمان داناوە بەرهێنانمان داناوە ئەمە هەندێک لە دەسەڵات و تایبەتمەندیەکانمان ممارەسە کردو بەڵام ببوورە بخوا بە ئاخر بێمە سەر نەخۆشخانەی وا کاک ئارانگیان توی فکرەکە بگاتە ئەم بەڕێزانە بگاتە هەموو لایەک ئێمە ئەگەر بودجە لە بەردەستی ئێمە بێ باوەڕ ناکەم من 200 مەتر ماڵمە بە خۆشخانەی هیواوە دوورە بەڕیادەری لێژەی تەندروستیشم باشتر پێ دەگەم هەمومان ڕۆژانە کە سوکارمان ئازیزانمان ڕوو لە لای کاک دکتۆریاد و ستافەکەی دەکا و بە جۆرە لە جۆرەکان بە علاقەی شخصیش سەر و دڵیان دەگری بەڵام لەکوێ ئێمە بین ساڵانە سەرنج و تێبیریەکانیان کۆ بکەینەوە بودجەی پێویست ئێمە بە ئەرقام لە بەرچاومان بێ بۆی کە سایت پلانی بینایەک نەبێت بشکیلە بۆ ئەوان ئەو لۆدەی لەسەر ئەوان هەیە کەم بکرێتەوە ئەو سەرنج و تێبینیانەی بۆ دەرمانی ئازارشتێن هەیە چارەسەری بکەیت ئەمە لەلایەک ئەمەمان نەتوانین ئەم دەسەڵاتە ئێمە نەمانتوانی وەکو خۆی نەماندراوەتێ و جێبەجاساکە جێبەجێ نەکراوە لەبەرەوە هەر پرۆژەیەک لەم ئەنجومەنی پارێزگایە پرۆژە لەبەرەکانی ئەم ئەنجومەنی پارێزگا ئەوەش دەبێتە پرۆژە سایت پلانی بیناکەیان دابینکردنی دەرمانی جۆر بە جۆر بۆ نەخۆشخانەکە پێداویستیەکانی دیکەی لە ئامێر و ئامێری پێشکەوتوی سەردەمیانە بۆ نەخۆشخانەکە هەموو ئەمانە ئەتوانین ئێمە بە پرۆژەی لاوەکی و پرۆژەی سەرەکی بۆیان ئەگەر بودجەکە ئێمە بەرچاوڕوونیمان هەبێت لەسەر بودجەکە کە نەبوو چی پەسەندکەین هەموو ئەمانە ئەبێمە پەسەندی بکەین و ڕاستەوخۆ بینێنەوە بۆ وەزارەتی دارایی و خۆی جێبەجێکە بە هەماهەنگی ئەمە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان نەگی ئێمە بچین لە شوێنێک داوا بکەین نەخێر بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان ئێمە بابەتێکی دیاریکراومانەیە لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار دەبێت ئەو بێتە سەر ئەم مێزەیە ئێمە بچین لەگەڵ وەزارە ستافی وەزارەتی پەیوەندیدار ئەم پێشنیازانەمان ئەولەویەت بۆ بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا پێشنیازانەمان بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە نەکراوە ئێمە خۆمان نەبووین کە یاساکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە کاگەران بۆی بەرچاوڕوونیمان هەبێ ئێمە لە چوارچێوەی یاسا کار پێکراوەکانە من زیاتر لە مەجاالە یاسایەکەوە تیشکی دەخەمە سەر لەبەروی ئاشنایەتیم خۆی وەکوڵ دەست و پەنجەم لەگەڵی نەرم کردووە ئێمە لە چوارچێوەی یاسا کار پێکراوەکان بۆ ئەوەی هەموو ئەو لایەنانەی کە تۆ مەبەستە بیڵێم خێرخوازیە کۆمپانیاکانە إلى آخره ئەتوانین ڕێنمایی ڕاستپاردە دەربکەین بە شەرتی تەجاوازی دەستور و قانونی کارپێکراو نەبێ بۆ ڕێخستنی کاروباری کارگێڕی و دارایی ئەمە تەنزیمکردنی پێداویستیەکانی نەخۆشخانەی هیوا و سەرجەم نەخۆشخانەکانی دیکە تەنزیمکردنی کارگێڕی و داراییە هەردووکێتی هەم تەنزیمکردنی کار ببوورە بە بێمە سەری ئێمە دەتوانین چی بکەین ئێمە دەتوانین لە چوارچێوەی یاساکەدا بە ڕێزانی نەخۆشخانەی هیوا بە سەرۆکایەتی کاک دکتۆریات پرۆژە پێشنیازێکمان بۆ بنێرێ ئەگەر پێچەوانەی یاسا و دەستور نەبێ ئێمە دەتوانین بیکەینە بڕیاری ئەنجومەنی پارێزگا لە کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەندا بۆی وازە حەوازان فکرەکە ئەو پرۆژە پێشنیازانە پێچەوانەی یاساکە نەبێ و پێچەوانەی دەستور نەبێ و بیاچێ پێچەوانەی یاساکار پێکراوەکان نەبێ بۆ پێڕۆژە پێشنیازێک حتمما خەڵکی یاساییان لایە خەڵکی ئیداریشیان لایە لەگەڵ ستافی یاساییەکەی پرۆژە پێشنیازێک ئامادە دەکا ئاراستەی ئەنجومەنی پارێزگای دەکا بەڵێ ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی دەرچوواندنی بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەی هەیە پێم وایە وازەحە بابەتی یاساکە کاک دکتۆرا دیسانەوەی ئاماژەی پێدا باوەڕ ناکەم هیچ کەسێک هەبێ لە سلێمانیان نەیەوێ بە جۆرێک لە جۆرەکان سەهمیە بێ لە خزمەتکردن نەخۆشخانەی هیوا چونکە ئەوەی بەستن نەخۆشخانەی هیوایە دێ ڕۆژان لە دەرگای هەموو کەسوکارەکانمان دەدا بۆیە دیسانەوە بوو هەمواری یاساکە یاسایەک ساڵی 2012 و 10 ساڵی بەسەرات تێپەڕیوە حتمما نە نەخۆش وەکو ئێستا بووە نە پێداویستەکانی ژیانی وەکو ئێستا بووە نەو یاسایش دوای 10 ساڵ لەم پێداویستیانەی ئەمڕۆ
کە پێویستە ئێمە لەگەڵ منتیقی سەردەم خوجێکی خۆمان بکەینەوە لەگەڵ ڕوتی ڕووداوەکانی ڕێ بکەین ئەین لە ڕاستیە ئەم یاسایە دیسانەوە کاک دکتۆر یاد و ستافی یاوەری ئەگەر بەندەش پێویستیگە من لە خزمەت دەبم یان لەگەڵ ستافێکی زانکۆیەک لە زانکۆ حکومیەکان یان زانکۆ ئەهلیەکان تەکلیفیان لێ بکەن بڵێن ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی سەردەمیانە ئەم یاسایە هەموار بکەینەوە بە سەرنج و تێبینیەکانی ئەلبەت ئەوانە وان ساحب ماڵم دەزان لە ماڵەکە چی دەگوزارێ بە سەرنج و تێبینیەکانی کاک دکتۆر یاد و ستافی کارگێر و یاسایەکانیشیانەوە بە وەرگرتنی ڕئوس ئەقلامەکان لە کاک دکتۆر یاد و دکتۆرە بەڕێزەکانی دیکەوە ئەمە لە ڕاستیە ئێمە گەر ئەم کۆبوونەوەی ئێمە تەنها هەموارەی ئاساکەی لێشین بێت هەنگاوێکی گەورەمان ناوە ئەگەر ئەم کۆبوونەوەیە بەم دوانیوە ڕێ بەڕێستا ئەرکتان کێشاوە ئەو بەڕێزانش لە کاتی زێڕینی خۆیانیان گرتووە ئێمە واجبمانە کەس نییە بەقەدەر ئێمە واجبی ئێمە دووسێ جار واجبمانە شکای ئەمە ئەڵژێدراوی خەڵکی وعدیشمان بە خەڵک داوە شتی زۆر باش بکەین لەبەرەوە ئەگەر تەنها ئەم کۆبوونەوەی بەڕێستان بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی جیهانە زانکۆی گەشەپێدانە زانکۆی سلێمانیە زانکۆی کۆمارە زانکۆی ئیشکە هەر زانکۆی لە زانکۆکانە تەکلیفیان لێ بکەن کە ئەوان دەیانەوێ ئەو هاکارێک بکەن ئەم یاسایە هەموارکەنەوە بە سەرنج و تێبینیەکانیوانەوە یاساکە هەموو کە پرۆژە یاساکە هاتەگەر لە دەستی ئەوانەوە زووتر نەگات لای ئێمە زووتر دەگات لە لای ئێمە زووتر دەگات چونکە ئەنجومەنی پارێزگا دیسانەوە دەسەڵاتی هەیە بە پێی بڕگەی سەربەخۆ لە یاساکە پرۆژە یاسا هەم پرۆژە یاسا پێشنیازکا بۆ پەرلەمان بۆ ئێوان دەری بچوێنن هەم پێشنیازی هەمواری پرۆژە یاساش بکە لەوانەیە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی سەحەوە بگات یا لە ڕێگەی کاکتۆریادەوە بگات لە ڕێگەی وەزارەت و ئەوان بەڵام لە ڕێگەی ئێمەوە تقریبان سەریعتر دەگات وازەحە ئەوەش یعنی ئەگەر یاساکەش هەموار بکەینەوە بۆیە بۆ ئەم بابەتانە هەمومان ئێوەش لە ڕێکخراوەکان یان لە ڕاگەاندنکاران ئەو کاکەیە پەلەی بوو لە سەرەتاوە یعنی هەماهەنگیمان هەبێت حتمما هەمومان نێتی باشمانە یە کەس محیط تایبەتی لە نەخۆشخانەی هیوا نییە کاکە ئێمە دەزانین چی دەگوزارێت لە نەخۆشخانەی هیوا هەمومان هەماهەنگیمان هەبێت بە جۆرێ لە جۆرەکان دەتوانین کاری باش بکەین چ بۆ ئەوەی کاک حاجی شاردیدا با من ناڵێمە تکرار قەبیحون بۆ لەوکانە مەلیحون لەبەرێ من نامەوێت شتەکان دووبارە بکەینەوە بەڵام هەم بۆ سندوقەکە هەم بۆ جێبەجێکردنی سایت پلانی بیناکە هەم بۆ هێنانە سەرخەتی وەزارەت یعنی ئەوەندەی وەزارەت حسابات یعنی ئێمە لە ڕاستیە کاگارە معلومی هەموو لایەکە ئێمە نوێنەرایەتی 2,150,000 کەسەکەین 111,000 کەسەکەین بە دیاریکراوی ئێستا ناخر ئەو کاتە و کاتی سێ خەڵک بەردمان تێگرێ نەک دەگما باتێ خەڵکەیە لەبەرەوە باوان یعنی ئێمە دەتوانین باشتر لە ئێستا ئێوەمانە بمانێنە سەر خەت بمانێنە سەر خەت دکتۆریات لەگەڵ ستافەکەی سەر و دڵمان بگرێ بە سەر و دڵگرتن نییە خۆ نایە داوای شتێ من ڕاستیە لەوانەیە ئێمەدا ڕۆژە ڕۆژان داوای شتێکی شەخسی بکەین لەو بەڵام و نایە داوای شتێکی شەخسی لە ئێمە بکە بۆیە بۆ ئەم بابەتە هەمومان سەر و دڵی یەکتر بگرین بۆ ئەوەی ئەگەر بە هەموو ساڵەکە بتوانین خزمەتی یەک مناڵی چاوگەشت بکەین کە توی شێرپەنجە بێ شتێکی گەورەمان کردووە بەڵام ئەگەر دانیشین دەڕوا و ئاوڕ ناداتەوە بۆیە بۆ ئەم بابەتانە لە ڕاستیان من کۆبوونەوەکە جێگەی دەستخۆشیە بە شتێکی باشم زانی وابزانم ئەوەی کە کاک دکتۆریا ئاماژەی پێدا من بە جۆرێک لە جۆرەکان تیشکم خستە سەری ئەگەر بە گشتی وەڵام دابێتەوە و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ئێمە ومانان لە ئەنجومەنی پارێزگا بینێن هاوڵاتێکی سلێمانی لە هەر کوێ ببێ خۆمان بە خزمەتکاریان دەزانین لە هەر کوێیەکیش پێویست کە ئێمە لەسەر خەت دەبین نەگوەکو ئەندامی ئەنجومەن نەوەکو لیژنەی تەندروستی بەڕاستی لە دەرگادانی ئەم بابەتە وەشانازیژە بۆ هەمومان کە مەڵبەندی ئاوردانەوەیە سلێمانی پایتەختی ئاوردانەوەیە ئەوە مهمە بەڵام ئەو دیسانەوە ببوورەوەم لەگەڵ بۆ تەنسیق لەگەڵ بۆ پەیوەندی لە ڕێخستنی پەیوەندی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق دیسانەوە ئەو کەناڵەش لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا و مفاتەحەیان بکرێ ئەوەترە
ینی خێراتر دەتوانین ئێمە نووسراو بکەین بۆ ئەنجومەنی وەزیران، دەتوانین نووسراو بکەین بۆ سەرۆکایەتی کۆمار، هەر هیچ نەبێت لە ڕێگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە. ینی ئەگەر بین لە ڕێگەی پەیوەندیەکانەوە یا بە تەنسیق لەگەڵ پەیوەندیەکانی وەزاردی پەیوەندیدا وەزاردی هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی کۆمار لەگەڵ وەزارەتی تەندروستی کەکە ئەو هەموو نەخۆشەی ناوەڕاست و خوار و عێراق ڕوو دەکاتە سلێمانی با بە جۆرێک لە جۆرەکان سەهمێکمان هەبێت لە هاوکاریکردن لە دەرمان لە پێداویستی لەلایەنی مادی و معنەوی. بۆیە ئەمە هێنانە سەرخەتی ئەنجومەنی پارێزگا ئێمە واجبمانە بە شانازیشەوە لەسەر خەت دەبین نووسراوی دەخۆشخانەی هیوا بێت پێش هەموو کەس بە دوایەوە دەبین اینجا دەکەوێنە دوای نووسراوەکانی کە و سەرکەوتوو. ئەو کارگانەی کە عیملاقن و ئەو کۆمپانیانەی کە متەمەکینن خۆیان بەشێک لە داهاتیان بە پێی توانای خۆیان و ئارەزومەندانە خەنە سنووقەکەەوە. ئەنێ و کۆمپانیانی کە گەورن وکو ماس و قەیوان و ئەوە بەو شێوازەیە. بەڵام ئێمە لە کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان ساڵی 2020 و لەگەڵ لیژنەکانی پەرلەمانیش بەدانیشتن من داوام لێکردن هەتا بۆشم نووسیتنەوەتم ئێوە ڕێژەیەک دیاریکەن. ڕێژەی من داوای سەتایەکم سەتایەک ئەمە بەشێکی تری وەکو دامی کۆمەڵایەتی ئەو ناوچانەی کە پیشەسازین ئەو ناوچانی کە پیشەسازین و کوتانجلۆ بڵێ باشە کە پیشەسازین و دانیشتوانیشی دیانی تێکەڵ هەم پیشەسازی هەم منتیقەی سەکەنیە ئەکرێ ئەو کەسانی لەوێ تووشی شێرپەنجابن کە ئەمە شتێکی باشیش نییە لەبەرەوەی ئەگەر دامی کۆمەڵایەتی بکرێ خەڵکی مامناوەند و هەژار هەوڵەدا بچێ لەوێ دابنیشێ بزەبێت هەوڵەدا بچێ لەوێ دابنیشێ بۆی دامێ وگرێت هەرچەنە ئێمە لە دوو شوێن کردومان وەکو ئەنجومەن بە شێوازە لە شێوازەکان ئەوانەی کە لەو ناوچە پیشەسازیان و تووشی شێرپەنجە ئەبن ویان تووشی نەخۆشی دەگمە دەبن س نەخۆشیەکەیە نابێ خۆر دەیبە نابێ ڕووناکی دەیبە ئەبێ بەردەوام لە تاریخیا بێ. من سێ مناڵ هاتە لامان یەک عیلە بوون دوو مناڵ سیان بە هیچ شێوەیەک نابێ خۆر لیان بە خۆر لیان بە هەموو لەشیان شەقشەقە بێ و ئەکەوێتە نەزیفە بێ و ئەمرێت ینی بەردەوام لەبەر خۆر بێ ناشیت ئەمرێت. نەخۆشێکی دەگمەرە لە هەموو جیانە. نەخۆشێکی تر هەیە کە ئەترێ بێ ئەو کەسە بە چیلۆ بە وەزنی گەورە وازلین و چوریان بۆ بڕکردن دا سەدەف ئەویان تا حدێک تعاملی ئاسانتر لە مەسافێکات چاکە بێ. بەڵام بە شێوازە لە شێوازەکان بۆ ئەو ناوچانی کە پیشەسازین و تەسیری ژینگەی یان لەسرە بۆ تاکەکان دامێکی کۆمەڵایەتیمان دانا بە ملیۆنێک دینار و لیژنەی ئەو کارگەیە ئەجاری وای ئەچنە ماڵەکە ئێمە لیژنەکە ئەنێری نەک پارەکەیان بۆ لین خۆیان پارەیانە دەنێ لیژنەکە کە ئەچێ جاری وایە 3 ملیۆن تا 5 ملیۆن دینار دامی ماڵەکە کات چکە ئەبینێ ماڵێکی زۆر کەم دەرامەتە ینی ماڵێکی وێرانە. ئەمەمان کردووە خۆ ئەکرێ ئەوەش بکرێ. بەڵام لە حاڵەتێکە من داوام لە پەرلەمان کرد لەگەڵیشیان دانیشتین وتم ئێوە ڕێژەی لە سەدایەک دابنێن چکە ئەگەر مستەسمیرەکە 100 ملیۆن دلار قازان چکە ملیۆن دلارەدا بە هاوکاری ئەوە هەرچەنە بەشێکیان بە شێوازێک تر کراوە لێرە درێژەی نادەبێت. نەخۆشخانەی هیوا جگە لە کێشەی ئەو قانونی کە هێدی کە لە ساڵی 2012 بە ڕێزان باسییان کرد دەرچووە ئەگەر ئەم قانونە تعدیل بکرێتەوە برادران لە سندوقی شێرپەنجە پرۆژیان هەبێ یا لە ئەنجومەنی مەحافەزە پرۆژیان هەبێ بۆ ئەوەی کە لە ڕێی پەرلەمانەوە ئەم قانونە تعدیلکەنەوە کۆمەڵێک شتەکرێ زۆر ئیسفادەی لێ بکرێت. لەوانە ئەو داهاتی کە کۆپێتەوە بۆ شێرپەنجەکرێ زیاد بکرێت. ئێستا داهاتەکە تەنها لە جگەرە و نێرگەلە و مەشروب و مرورە بەڵێ مخدرات. ئێستا وەکو حاجی باسی کرد کارگەکانی دیان نییە ژماری کارگەکان زۆر زیادی کردووە بەراورد بە 2012 بەراورد بە 2007 ئێستا زۆر زیایی کردو بە تایبەتی منتیقەی بازیانوانە کە زۆرترین شێرپەنجەشی تێدایە. بۆیە ئەکرێ ئەمانش بە ئیجباری بە قانون باج بدەن بەشێک لە داهاتەکان لە سا 5 بێ لە سا چەند بێ وەکو ما باقی ئەو پیشانی تر پارێک بچێتە سەر سنووری شێرپەنجە بۆی دامی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی تری شێرپەنجەی پێ بکرێت. ئەمە وەکو تعدیلی قانونەکە ئەو بابەتە زۆر گرنگە بۆی داهات و پشتیوانی دارایی بۆ نەخۆشخانەی هیوا زیاد کرد. دێمە سەر مۆزوعی ئەو نەقسە زۆری کە لە هیوا هەیە. ئێستا ئەوان نەخۆشخانەی جەمالی حاجی عەلی بینایەکی 6 ملیۆن دلاری بۆ کردوونەتەوە بە های کوالیتی بەڵام وەکو پێوی ستاف نیبی بەبڕێ و ئەمان ئێستا لە هەوڵی ئەوەن چۆنی ستاف دابینکەن ئەو نەخۆشخانەی بخەنەگەر و خزمەتگوزاری نەشتەرگەری بۆ شێرپەنجە
ئیشی پێ بکەن کە تا ئێستا لە هیوا ئەم ئیش پێ نەکراوە ئەم نەخسە زۆرە بەداخەوە لە 2014 هیچ تاعیناتێک لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکراوە بەڵام لە دوای 2014 سیرەکەی بۆ زۆر شوێن سیرەکەی فەوج ئەکرێتەوە لیوا ئەکرێتەوە ینی تەنانەت شتی ناپێویست تاعیناتی بۆ بکرێتەوە کابرایەکە لە لایەنێک ئەچێتەوە لایەنێکی ترەوە 500 کەسی بۆ تاعینەکەن ئەی باشە بۆ هیوا بۆچی 200 کەسی بۆ تاعیناتی 100 کەسی بۆ تاعینکە بۆیە یەکێ لە گرفتە زەقەکانی هەیە نەقسی ستاف ئەمە وەکو ستاف دوو وەکو ناحیەی تەدریب و ناحیەی خوێندن و ئەوانە ئێمە تا 2 ساڵ پێش ئێستا تا 3 ساڵ پێش ئێستا ساڵانە کورسی خوێندنمان وەرەگرەوە بەشێکی زۆری کورسیەکانیش بۆ ئەو ستافە بوو کە لە هیوا دەوامیان نەکرد ئەوانی مەحەد بوون بەکالۆرسیان خوێنەوانی بەکالۆرۆز بوون دبلۆمیان خوێن ماستەریان خوێن دکتۆرایان خوێن ئێستا ئەوانەوەی تقریبا تا ڕادێکی زۆر ڕایگیرەوە 2 ساڵە لە وەزارەتی تەندروستی دبلۆمشتانەمی ڕایگیرەوە بۆیە ئەمە یەکێکی ترە لەو گرفتانەی کە لە نەخۆشخانەی هیوا هەیە پەیوەندی بە ستافەکەی ئەمەوەی دێمە سەر مۆزوعی بینە باسی بینایان کرد برادران لە سلێمانی لەو حسەیە کە لە بانقی باخان پاری شێرپەنجەی سلێمانی لە بانقی باخان هەڵەگیرێ 50 ملیار پاری تەرخانکراو هەبووە بۆ ئەوەی کە بینایی هیوای گەورەی پێ دروست کرێ بەڵام تا ئەم دقەیە بینای گەورەی هیوا نەچۆتە بواری جێبەجێکردن کاک دکتۆروان چەندین هەوڵیان داوە بۆی زەویەک لە هەواری شاردا بینکەن یا بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە بە زووی بخێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەداخەوە وەکو پێویست لە سندوقی شێرپەنجەوە یاخود لە ئەنجومەنی وەزیرانەوە پاڵپشتی ئەم پرۆژەیە نەکراوە بۆیە تاکو ئێستا هیوا لەم بینایە کە هەمووتان تێبینیتان هەیە ئەم بینایە کاتی خۆی بۆ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی دروستکرا سەردەمی کاک تۆشێرکۆف ئەوە بوو خەڵک ستافی سەحا ئەیان و ناچینە سەر شەستێکە ناچینە بینایە لەبەری زۆر دوورە لە مەرکەزی شارەوە ئەوە بوو کردیان بە هیوا دەستکاریان کرد تعمیریان کرد ئێستاش ساڵ نییە تعمیری نەکەن و بەشێکی بۆ زیان نەکەنەوەوانە کە خۆی ئەو بینایە سیمای نەخۆشخانیتیان نیە بە زۆر کراوە بە نەخۆشخانە وەکو ئەو پارەی کە بۆی تەرخانکرا تا ئێستا نەتوانراوە بکرێ من دەبێت دەستخەمە سەر کێشەیەکی تری هیوا کە من لە کاتی چارەسەرکردنی کێشەکانی هیوا لە کاتی گربوونەوەکان ناڕزایەکان یا ئەو لۆبیانی کە دروستمانە کرد بۆمان دەرەکەوت گرفتی سەرەکی لە سندوقی شێرپەنجەیە با بە ڕاشکاوی قسە بکەین پێکهاتەی سندوقی شێرپەنجە زۆرترین ئەندامەکانی و برادران کە لە دەفەری ئەولان کەمترین ئەندامی لەم لایە و زۆرترین داعم بۆ منتیقی ولایە کەمترین داعم بۆ لایە هیوا پێشەنگ بووە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکە لە منتیقەکە بەڵام ئەو داعمەی ئەکرێ بۆ شوێنەکەی چە فەرموو لە هەولێر و لە دۆکوانە یعنی لە سندوق خۆ بینیان بۆ دروستەکەن بەڵام سلێمانی لەکەیەک و پارەشی هەیە و لە کەیەکشەوە ئامادەی بۆ ئەوەی کە بینای بۆ دروستکرێت بەڵام بیناکەی بۆ دروست ناکرێت ئەمە کەوابوو سیاست و پێکهاتەی ئەم سندوقی شێرپەنجەیە وەکو پێویست نییە یا لە وەزارەتی داراییەوە هەندێک جار ڕێنمایی دەرەکرێت ئەی تۆ ڕێنمایی دەرکەی خۆبەخش ئەو پارەی لە سنووق کۆکرێت خۆ پارەی سنووق کاکە پارەی یا خێرۆمەنە یا پارەی ئەو باجوشتانەیە ئەمان هێن ڕێنمایی بۆ دەرەکەن وڵا نابێ خواردن بخۆن وڵا نابێ ئەم پارەیە بدرێ بە خۆبەخش ئەی خۆبەخشێت تۆ دێت 140 ساعت دەوامت بۆکە تۆ دینارێکی نەیتێ 140 ساعت دەوام بۆکە نەتوانی خواردنێکی بیتێ بە برادران بەینی خۆیان ئەو کێشانیان تا ڕادێک چارەسەر کردووە بۆیە ئەو پێکهاتی سندوقی شێرپەنجە بۆ ئەو سیاسەتی ئیشکردنی کە لە سندوقی شێرپەنجە سیاسەتێکی دروست نییە بە ئاراستەی دەعم نییە بە ئاراستەی تەوازنی منتیقیە کە کوێ پێشکەوێت کێ دواکەوێت سندوقەکە بە پێی ڕێژەی ژمارەی دانیشتوان پارە خەرجەکە نەک بە پێی ژمارەی نەخۆش وانە بەڵێ کێشەکە لەوەیە ئەڵە ئێمە ژمارەی دانیشتوانەوە زیاتر هەولێر دیوەک بە پێی ژمارەی دانیشتوان کاک حاجی پارەی خەرجەکات شێرپەنجە ژماری نەخۆش خەرجیکات ئێرە مشکلی کەمترێت ئەیمێنێ بەژمارە ڕێژەی زۆرترین ژمارە لێرێ هەر ئێرە زۆرە بەڵام من با لەوێ دوو محافظە ڕاست محافظەیەکی حسابیەوە بوو لەگەڵ ئێرە زۆرترین داهات لێرە کۆکرێتەوە و زۆرترین ڕێژی شێرپەنجە لێرەیە و زۆرترین شارەکانی جنوب و ناوەڕاست ڕوو لێراکەنەوە کاک دکتۆر خۆی ڕقەمەکانی زیاتر لایە و ئەو پێشکەوتنی لە شێرپەنجە لە سلێمانیە لە دهۆک نییە لە هەولێر نییە ئەو ژماری ئەو هەموو ئیخسایی کە لێرە هەیە ئەو کاتیکە بەدەلعیادات دانرا کاتە خالی خۆش و بە ڕێزمام جەلال بەدەلعیادە لە پارەی ئەدا بە دکتۆرەکان بۆ ئەوەی عیادە دانەرێن بۆی نەخۆش نەچێتە عیادە و کولفەیەکی زۆر لەسەر نەخۆشی شێرپەنجە و کەسوکاری نەخۆش شێرپەنجە نەکەوێت ئەمەیان دانەوە دواتر ئەوە بوو بە یاسا و بوو بۆ هەموو شارەکانی تری هەرێمی کوردستانی گرتەوە ئەوان ئەم پێشکەوتنەی کە لە سلێمانی هەیە دەیانێت تەوازنی پێڕاگرنەوە بێن هەولێری ژوا لێ بکەن سلێمانیش بکەن لەسەر حسابی سلێمانی من بە نمونە پێتەڵم پارەیەکی زۆری کۆمپانیەکانی دەرمان و ئەو کۆمپانیانی کە سیانەی ئەجیزاکەن و پێداویستی نەخۆشخانەکانی شێرپەنجە دابینەکەن
کۆمپانیەکانی هەولێر و دۆک هەتا پاریش لە سلێمانی پارەکان بۆ خەرجەکرا لەسەر بانقی باخان بەڵام تا ئێستا دینارێکمان نەبینی بۆ سلێمانی لە بانقێکی هەولێر یا لە بانقێکی دۆک بۆ سلێمانی خەرج بکرێت بۆیە من ئەڵێم خەلەلی سەرەکی ئەم نەخۆشخانەی هیواوە ستافی ئەم ستافە کێشەکەی لە سندوقی شێرپەنجەیە بەڕاستیە بێ ئەنجومەنی مەحافەزەش ئەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لیژنەی تەندروستی لە پەرلەمان و بەرپرسانی ئەم شارە بێ بەڕاستی دەستخەنە سەر ئەمە ینی ئەمە شتێکە بە ئاشکرا هەیە مەشتی نییە من تۆمەت بەخشمەوە یا تۆمەتێکی سیاسی دروستکەم بەڵام ئەمە بە ئاشکرا هەیە ئەمە بەکۆی ئەمە حەزەکەم ئیزافە بۆ لە تەنیشتی هیواوە ئیزافە بۆ ئەو بکەم لە پارێزگای سلێمانی بەڕێزان 12000 کارمەندی تەندروستی تا ئەوەی کە ئێسم لە سندیکای کارمەندان کۆم کردوتەوە تەخەڕوجی مەحەد و جامیعە هەیە دانە مەزراون بەتاڵێکی زۆر هەیە ئێمە لە هەولێر یا لە دۆک پێمانەڵم باشە بۆچی لە نەخۆشخانەی هیوایە لە نەخۆشخانەکانی تری سلێمانی ژمارەیەکی زۆر خۆبەخشتان خسۆتە ناو نەخۆشخانەکان ئێمە 2700 کەس لە پارێزگای سلێمانی خۆبەخشیەکە ئەوەی لە واقعا هەیە وازیان نوێنەوە ئەوانەوەی کە لە واقعا ئێستا هەیە 2700 هەیە ڕاستەکەیت زیاتر لە 5000 کەسی بە ئەمری هەیە بەڵام لە پارێزگایکی وەکو هەولێر نزیکەی 200 شتێک خەڵک خۆبەخشیەکە بۆچی لە سلێمانی ئەوایەت لە سلێمانی ینی بەڕاستی چانسی هەلی کار زۆر کەمە وەن ئەو نەقسە زۆرەی لە خەسەخانەکان هەیە پڕ ناکرێتەوە تاعینات نییە و نەخۆشخانەکان ڕۆژ بە ڕۆژ ئەمەلیاتی تازەکەن ئێستا لە هیوا بینای تازەی کردوێتەوە بەشی فریاکەوتنی کردوێتەوە بەشی تری کردوێتەوە وردەوەدە تەتەورەکەوە لە مقابلەیەکی بۆ تاعین نابێت بۆیە نەقسێکی زۆری هەیە ئەگەر حکومت لەم ڕۆ دامی ناکە ئەگەر حکومت دامی ناکە با لە پارەی سندوقی شێرپەنجە قەیچێکە مەجموعەی ستافی بە گرێبەست بۆ دابمەزرێ نەکۆکو ئێستا ڕۆژێک دەوڵەمەندێک پارەی خۆبەخشەکانەدا و ڕۆژێک لە ئیداری گشتی پارەی خۆبەخشەکانەدا و ڕۆژێک ڕێکخراوێک پارەکەیەدا و لەسەری مانگ کۆتایی پێ من زۆر لە کاتە ناگرم ئەوە تێبینەکانی من بوو لەسەر نەخۆشخانەی هیوە طبعا گرنگترین شت لە ڕوبەڕووبوونەوەی سەرەتان و شێرپەنجە ئەبێ هەروەک دکتۆریا دیش ئەزانێ پرایمۆردیال پریڤێنشن واتە ئێمە ڕێگریەکی پێشوەختەمان هەبێ کە ئەویش تایبەتە بەو مەوادانەی کە کارسینۆجینیکن هەر لە جگەرە لە کحول لە مەوادی سەمادی کیمیایی و لە کوالەتی کۆنتترۆڵی مەرزەکانە کە دەبێت کۆنتترۆڵی ئەو خواردن و دەرمان و ئەو مەوادە کیمیایانی کە بەکارە هێندرێت بۆ زڕعات کۆنتترۆل بکرێت دواتریش ئەوەی کە خراپی کوالەتی بنزیمان هەیە ئێمە ئەمە یەکێکترە لە هۆکارەکانی توشبوون و زیادبوون بە ڕێژەی سەرەتان و ڕاگەیان دنەکانی بەشی دام و دەستگا تەندروستیەکان زیاتر کار لەسەر هۆشیارکردنەوەی تاک و خەڵک بکەن لە زیادکردنی چالاکی و سەرفکردنی تاقا و گەڕاندنەوە بۆ ژیانێکی سروشتی و ئاماژە بۆ ڤایرۆس و نەخۆشیانە بکەن کە لە ئایندەیە ئەبنە هۆکاری توشبوون بە سەرەتان بەڕێستان تەنها ئاماژەتان بە کارگەی ئاسن کرد و کاکە هاوژینیش ئاماژەی بەوە کرد بەڵام ئێمە زۆر شتی ترمان هەیە کە دەبێتە هۆکار یەکێک لەوانە شەریکەکانی پاڵاوتنی نەوت و گاز یەکێک لەوانە کە ئێمە دەبێت کاری لەسەر بکەین ئەو مەوادی سەمادی زڕعیەیە ئەو خواردنانە و ئەو میوە هاتانەی کە لە وەرزەکانی خۆیانە پێناگەن بە مەوادی کیمیایی پێ ئەگەن دواتر ئێمە شەریکەی ئینتەرنێتمان هەیە ڕۆژەوەڵە سێ ئینتەرنێتێک یەتە ئاراوە شەریکاتی سیمکارتمان هەیە کە ئەمانام و بە شەپۆلی کار و موگناتیزی کار ئەەکەن ئەبێ ئەو باجەی کە دکتۆریاد ئاماژەی پێکە ڕێژەی لە 105 نەک تەنها لەسەر جگەرە و کحول زیاد بکرێ بەڵکو لەسەر شەریکاتی ئینتەرنێت و لەسەر شەریکاتی سیمکارتی کۆڕک و لەسەر شەریکاتی سیمکارتی ئاسیاسێل و زەین و فانۆس و ئەمانش زیاد بکرێت چکەمانەش یەکێکی ترن لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی سەرەتان و دواتریش بێتە سەر پرایمەری پریڤێنشن واتە ڕێگریکردنی سەرەتایی دواتر سەکەندەری پریڤێنشن ڕێگریکردنی دووهەمی کە ئەوانە لەلایەن ستاف و دام و دەستگاکانی تایبەت بە نەخۆشخانەی هیواوە جێبەجێ ئەکرێ ئەبێ ئەو بودجەیە ڕێژەکەی زیاد بکرێ کە حاجی زیاتر ئیلحاحی لەسەر ڕێژەی لە سایەکە کرد بڕات بێ دەبێ ئەو ڕێژەیە زیاد کرێت چونکە تۆ بڕۆرە بەس بازاڕی جگەرەکە یەک بازرگانی جگەرە ببینە ژیان و گوزەرانی چۆنە بە لەگزس نەبێ ناسوڕێتەوە یعنی ئەبێ ئەو بودجە و ئەو غەرامەی کە پێویستە لەسەر جگەرە فرۆشێک زیاد بکرێت لە ڕێژەی لە 105 زیاتر بێ دواتریش دەبێت ئەوەی کاکاوژین ئاماژەی پێکرد پێشتر ئێمە خۆبەخشێکی زۆرمان هەبووە ئێستا سلێمانی بۆتە قوربانی بەڕاستی ئەبینین لە ڕۆژانە لە میدیاکانە بریکاری وەزارەتی تەندروستی بەشداری کۆبوونەوەکان ناکە ئەم سنوورە پەراوێز خراوە ئەبێ لەوێەوە ئێمە ئیش لەسەرەوە بکەین وەزارەتی تەندروستی ئیجبار بکەین چیتر واز لە کۆمپانیاکانی دەرمان بێنین ئەبێ
ئەبێت حکوومەت خۆی دەرمان بکڕێت بۆ نەخۆشخانەکان بەڕاستی ئەبێ لەمە دووە لە وەزارەتەوە کار لەسەر ئەوە بکرێ بودجەیەکی تایبەت بە نەخۆشخانەی هیوا دابین بکرێ دواتریش من حەزەکەم تایبەت بە نەبوونی دەرمان بۆ نمونە ئێمە زۆر نەخۆشمان هەیە کە سەردانی نەخۆشخانەی هیوا ئەکا ڤیتامین دیەک لە دەرەوە بۆ نووسێ مەڵتی ڤیتامینێک لە دەرەوە بۆ نووسێ سەبارەت بە نەبوونی دەرمان و هەندێک لەو پزیشکانە هەروەکو بەڕێز مام جەلال کاتی خۆی بەدەلعیادەی بۆ داناون بەڵام ئەمەش کاتی خۆی ئیستیقلال کلان لەلایەن کۆمەڵێ پزیشکەوە بەدەلعیادەشی وەرئەگەر پابند نەدەبوو بە دەوامەکەی خۆیەوە لە حکوومەتە ئەڕۆژ لە دەری شەوە عیادەیەکی دائنا ئێمە ئەبێ کار لەسەرەوە بکەین کە کەرتی حکومی بە تەواوەتی جابکەینەوە لە کەرتی تایبەت کابرا لە نەخۆشخانەی هیوا دانیشتووە کۆدێک دەدا بە نەخۆشەڵێ 2022 وەرەوە بۆ لای من ئێم نەخۆشە توانای ئەو مۆڵەتەی نییە بڕگەڕێتەوە بۆ لای ئەو پزیشکە بەڵام کە ئەچێتە بۆ نمونە مۆڵێک لە مۆڵە پزیشکیەکان لەو مۆڵە پزیشکیا دکتۆرەکە بەردەستێک سەرەی بینێ هەموو کەسێکی ژیانی لا خۆشەویستە هەر کەسێک لە ئێمە نەخۆش بکەوێت ئامادە نییە بۆ منە مانگێ دوو مانگ چاوەڕێکە تا پزیشکە بیبینێ ڕاستە و خۆی با بە پارە پزیشکەکە بیبینێ بۆیە ئێمە ئەبێ کار لەسەرەوە بکەین بازرگانی کردن لە ناو ئەو نەخۆشخانەیە ڕابگیرێ کاک دکتۆر ئاماژەی بەوە کرد کە 70 بۆ 80 خۆبەخش هەیە ئایا ئەو پزیشکانە دامەزراوی فعلی حکومین ئەگەر دامەزراوی فعلی حکومین چۆن خۆبەخشێکن خۆبەخش بە کەسێک ئەوترێ دانەمەزرابێ بوجە و داهات و موچەی لە حکومت نەبێ ئەگەر وەکو کاری خۆی ئەمە ئەکامە خۆبەخش نییە ئەگەر داش نەمەزراوە ئەمە بە فعلی خۆبەخشە دواتر ئەوەی کە گرنگە ئێمە دەبێ گواستنەوە و دابینکردنی ئەو دەرمانانی کە تایبەتن بە نەخۆشخانەی هیواوە لە کۆمپانیەکان بەڕاستی چیتر دووریان بخەینەوە ئەبێ حکومەت ئیجبار بکەین دەرمانیان بۆ بکڕێ دابینکردنی سنتەری خێزانی و ڕاوێژکاری بۆ ئەو کەسانەی کە هاتوچۆی نەخۆشخانەی هیواکەن هەروەکو کاک دکتۆر ئاماژەی پێکرد لە ڕووی ستانداردی عالەمیەوە ئەو بینایە ئەو بەڕێزە ژووتی کە دکتۆر شێرکۆ دروستی کردو بۆ ڕئاسا ئەبێ کار لەسەرەوە بکرێ یەک بینایەکی ستانداردیان بۆ دروست کرێ ئەو بینایی کە بەڕێز جەمالی حاجی عەلی دروستی کردووە ئەبێ کار لەسەرەوە بکرێ ئەوانەی کە نەخۆشی سەرەتانیان هەیە نەشتەرگەریان بۆ ئەکرێ چیتر نابێ بچنە ناو نەخۆشخانە ئەهلیەکانەوانێ نەشتەرگەریان بۆ بکرێ ئەبێ لە ناو نەخۆشخانەی حکومی دکتۆرێکی نەشتەرگەر ئەو پشکنە ناکرێت تۆ سەرەتانیشت توش ببێ پارەش بی بۆی چارەسەر بکرێ ئەبێن ئەو پزیشکانی کە پسپۆڕی نەشتەرگەری گشتین لە نەخۆشخانەی حکومی چارەسەریان بۆ بکەن و ئەو نەشتەرگەریانیان بۆ بکەن بە بێ بەرامبەر و ئەمە ئیمتیازە بێ بۆ هەم سەحەی سلێمانی و هەم ئیمتیازە بێ بۆ پارێزگای سلێمانی دواتریش ئەوەی کە گرنگە ئەبێ سنتەرێکی ڕاوێژکاریان هەبێ لە ڕوانگەی دەرونی شەوانێ پزیشکی دەرونیان هەبێ و یەکێکی تر لەو شتانەی کە گرنگە ئێمە باسی بکەین ئەوەیە کە ئەو نەشتەرگەریانە پێشتر چۆنی کراون ئایا ئەو پزیشکانەی کردویانن بۆچی لە ئەهلیەکان ناکراون ڕوبەڕووی یاسا بکرێنەوە زۆر جار کەس هەبووە ستەیجەکەی دیاری نەکراوە ستەیجی کانسەرەکەی پێویستی بەوە بۆ لیفەگرەکانیشی لەگەڵا دەربهێنرێ بەڵام بە چەندین قۆناغی جیاواز ئەم نەشتەرگەریی بۆ کراوە جارێک وەڕەمەکەی بۆ دەرهێنراوە دوای 2-3 ساڵی ترتیانە وڵا ئەوە بڵاو بۆ تۆ خۆی لە ئەساسە ئەو پزیشکە غەڵەتی کردووە لە دیاریکردنی ستەیجی کانسەرەکە نیشانی نەکردووە ئەو سەرەتانە لە چ ستەیجێکایە هەر بۆیە ئەم نەخۆشە نەکجارێک و دوانوسیان ڕوبەڕووی نەشتەرگەری کراوەتەوە و لە ئەهلی شابۆی کراوە بۆیە داواکارم لەو بەڕێزانە جەخت لەسەر ئەو پرۆژەیە بکەنەوە کە بەڕێستان وتان دەتوانن تەقدیمی ئەنجومەنی پارێزگای بکەن و ئەو سندوقەش کە دابین دەکرێت لە ژێر چاودێری کەرتی تەندروستی و ئەنجومەنی پارێزگا و دەستەی دەستپاکی و لیشتەی چاودێری داراییە بێ و من ئەوەی کە پێویستە وەکو خۆم وتم دەستخۆشیتان لێکم هیوادارم توان بە هەموو لایەکتان زیاتر خزمەتی نەخۆش بە تایبەتی ئەوانەی کە سەرەتانیان هەیە و دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەین دەستخۆشی بۆ هەموو لایەک سپاسی هەموو لایەکەین بۆ ئەمە هەوڵە کە لە خەمخۆریە بۆ نەخۆشخانەی هیوا بە تەنیا پرسیارێکم هەیە بەرامبەر ئەنجومەنی پارێزگا بەدەر لەو سنووقەی کە ئێستا هەیە ئایا ئەنجومەنی پارێزگا هیچ دەسەڵاتێکی هەیە بۆ دابینکردنی داهاتێکی تر بۆ نەخۆشخانەکە بەلاوەچی بە ماڭانە بۆ دەرمان بە تەنها وەڵامەکە مەسە لەسەر کارگەکان قسەی کرد ئێوە دەسەڵاتیەوە هەیە لەسەرمانە یعنی دەسەڵاتێکتان هەیە بڕیارێک دەرکەن بە تایبەت نەک بۆ سنووقی شێرپەنجە وەگەڵێ بەنزیخانەکانە مەسلەی
ئینتەرنێتە مەسلەی سیمکارتە مەسلەی جگەرەیە مەسلەی ئەم هەموو کارگەی ئەسڵ ساڵانە زیاتر لە 370 ئەوەندە ملیار دینار هاتوتە بەردەستیان و ئەوان جێگەیان بۆ کردوتەوە لە سێکتەرە جۆر بە جۆرەکان و پەسەندیان کردووە و لە پرۆژەی جۆر بە جۆر و ئەوەی ویستویانە بۆیان کردووە. ئێستا بودجەی پەرەپێدان لە 2014 و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە حکوومەتی عێراق و ئێمە 7 ساڵە لەو ئەنجومەنی پارێزگای نادوتە لای ئێمە کە ئەسڵ وایە بێت. وەکو دکتۆرە باخان ئیشارەتی پێدا ئەسڵ وایە ئەو سندوقی چاودێریە هەبێت، ئەسڵ وایە هەموو ئەم بابەتانە راپۆرتی مانگانە لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگادا بێت، ئەسڵ وایە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ساڵانە بێت ئەنجومەنی پارێزگا، ئەنجومەنی پارێزگاش بە پێی پێداویستی و ئەولەویەت ساڵان نەخشەی بۆ بکێشێت. ئەمە لای ئێمە نییە. ئەنی بەزین چۆنە تۆ ئاخر خۆت ناکری، ینی هەندێک شتی تریشەیە قسەم کرد. خۆی ئەمە یەکەم خاڵ ئێمە هەرێمی دەوڵەت بین لەگەڵ لە دەوڵەت تابین بەڕاستی قانونێک یان سیستمێک یان ڕێنمایەک لە وەزارەت دەرەچێ کە پارێزگاری لە موسەسمیر و بازرگان موسەسمیر ئەوەی کە وەبەرهێنانەکە و خاوەنی کارگاوەی کە لە کەتی پیشەسازی لە هەر کەرتێک کە کارگەی هەیە تا بەرهەمهێنە و لەگەڵ بازرگان ئەبێ پارێزگاری لەم کەسە بکەیت، ینی قانونێک یان ڕێنمایەکە بێت کە پارێزگاری لێ بکات کە بە کولی پارێزگاری لەمە کرد کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستان کە ڕوونە ئێمە بابێکمان هەیە پێڵین سەرانە بەگشتی بازرگانەکان بە شێوازە لە شێوازەکان سەرانیان لێوەرەگیرێ. ئەگەر حکوومەت یان هەرێم توانی پارێزگاری تاو لەو بازرگان و موسەسمیر و خاوەن کارگانە بکات، من بۆ خۆم سەرپەرشتی لیژنەی هەموو کارگەکانەکەم و وەکو لیژنەکەشمان سەرپەرشتی بەگشتیەکەین و کۆنتاکتی بەردەوامانێ بۆیە ئەم قسە ناکەم. ئەگەر ئەمەی کرد بەڵێ ئەوان ئامادەن، ئەمە بەشێکی تری ئەبێ ڕێک بخرێ، ینی ئەبێت تۆ قەناعەتی پێ بکەی بەڵێ و بە شێوازێکی تر ئەبێ لە ڕێی قانونی و لە ڕێی کەسی داری و ئەتوانین هەر ئێمە لێرە بابەتێک بنووسین یان ڕێنماییەک ئامادە بکەین چکە بە تەنها ڕێنمایەک و بڕیارێکی پەرلەمان تەسبیتە بێ. ئێمە لە ئەنجومەنی پارێزگا دەنگمان لەسەر داوە، ڕێنمایەکمان داناوە لە خاڵی حەڤایەتیایەتی ئەڵێ هەموو ئەو ناوچانەی کە کارگەیان تایە و ناوچەی پیشەسازین ئیجبارن لەسەریان ئیجبارە دەنگمان پێدا و پێشنیازمان کرد بۆ ئەنجومەن و بۆ بە بڕیاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەشێک لە داهاتەکەیان بۆ خزمەتگوزاری سنوورەکە تەرخان کرد، نەمانوتۆ نەخۆشخانە هیوا و تومانە خزمەتگوزاری و ێستا تەرخانیەکەن و ئێمە پرۆژەمان هەیە لەو بابەتە، پرۆژەمان هەیە بە 100 ملیۆن بە 200 ملیۆن بە 300 ملیۆن بەرەو ژوورتریش باشە هی موسەسمیرە یەک دیناری حکوومەتیان نییە. ئەمە ئێر لێ بە تەسبیتمان کرد و دوومان ئەو ناوچەی کە پیشەسازیە بۆ منە کۆرمۆر ناوی چییە ئەو ناوچەی سەنگا و دووریە خەمەوە لە خۆم بەڵێ لە کۆکز لە نەحی سەرقەڵا ئەو نەوتەی حەسیرە ینی وتومانە ئەبێت دامەزراندن بۆ خەڵکی ئەوێ بێ ینی بۆ من نەچم لەوێت ڕێگری لە کەسێکی بکەن هەرچی دامەزراوە لەوێ لیژنیان بپێکێناوە مدیر نەحی سەرپەرشتیەکە و بە شێوازێک لیستیان هەیە و تەناوب بەکاوکەوانی حدود هەتا لەوەش تەداخلمان کردووە بە تەناوب و بە شێوازێک خۆیان سوودمەندن لێوە بەشێک لە داهاتەکەی بێ بۆ خزمەتگوزاری ناوچەکە بێ کوردویانە چۆن لە حدود کە تەداخلمان کرد ئەوانەی کە لەوێ کارەکەن لە بەشی خۆپاراسی تەندروستی تەداولەکە شەژماک سێماک تەداولەکە کاکاوژین ژاگەدارە جێ ئەوان دێنە ژێرباری ئێمە ئەتوانین چۆن لێرە بڕیارێکمان دا و بڕێنمایی دامانەوە کردمان بە بڕیاری ئەنجومەن و تەسبیتیش بووە زۆر ئاسانە من بە پەرلەمانم وتووە و بۆشم نووسی بنێتەوە کاڵم بۆم ینی ببورن ینی بۆمان نووسی بنێتەوە و لیژنەکە پێمان وتون بەم شێوازە بەم دوو دێڕە بڕیارێک دەربکەن کە بڕیارەکە دەرکەن بەڵێ ئەوانە چنە ژێرباری و ئەتوانێت هەر لێرە ڕێنمایەک بنووسێتەوە بکرێ بە بڕیاری پەرلەمان زۆر قورس نییە بەڵام بەو مەرجێ بێت تۆ دیفاعی لێ بکەی ئەو لە دوو ناوچە بەڕبڕن تو قسە بن لە دوو ناوچە ئێمە سەرانەکەمان تا ڕێژەی لە 180 کەم کردوتەوە بە سابی سەرماوە. سپاس بۆ ڕێکخراوی بەدیل
سوپاس بۆ هەموو بەڕێزانی کە ئامادەبوون لێرە ئەچیان کێشا هەڵبەتە ئەرچی هەری یەکمانە کە بەخەمەوە بین بۆ نەخۆشانی بۆ هەموو پرسەکانی ئەم شارە و بە تایبەتی نەخۆشان و نەخۆشی شێرپەنجەش بە تایبەتی ئەڵات ئەوەی ئێمە ئەیبینین لە دەرەوە ئەیبینین بەشێکە ئەیبینین کە دکتۆریات بەخێر بێت کە هاتووە بۆ خۆی لە ناو جەرگەی کێشەکانایە ببوورە من حەسەن معرف کارمەندی تەندروستی و لە فریاکەوتنی لە بەشی فریاکەوتنی شەکەم ساڵی سودوو قسەکان لەسەر ئەوەیە ئێمە نەخۆشیەکانی سەرەتان هەڵبەتە ساڵانە وەک نەخۆشی کەنیە بێت و بڕات و چارەسەر کرێت ئەم نەخۆشیانە ئەمێنەوە بۆ چەند ساڵ ئەمێنەوە و ژمارەکانیش تەراکومەکەن ژماری ئەم ساڵ ئەمێنێتەوە بۆ ساڵێکە و ساڵێکیش زیاترەکات ئێمە ئەگەر باسی چارەسەری نەخۆشی شێرپەنجە بکەین ئەبێ باسی ڕێگری لە نەخۆشی شێرپەنجە بکەین بۆ ئەوەی ژمارەکە لە زیادبوونە نەبێت لەبەر ئەوەی هەتاکو بە ئەو کاکدکۆریات زۆر باشتر ئەزانێت بۆ چارەسەرکردنی نەخۆشێکی شێرپەنجە ڕەنگە بڕێکی ئەوەندە زۆری تێبچێت ژینگەیەکی بۆ 100 کەس ئامادە بکرێت لە ماوەی ساڵێکا بۆ ئەوی کە لە ساڵێکا بۆ یەک نەخۆشی شێرپەنجە سەرفەکرێت ئێمە ناکری باسی ژینگە نەکەین ئەگەر باسی نەخۆشی سەرەتان بکەین و ژینگە سێ عنسر و سێ ڕێگەزی سەرەکی هەیە خاکە هەوایە و لەگەڵ ئاوە بە کورتی باسەکەم زۆربەی و بەڕێزانە باسییان کرد ئەگەر ئێمە باسی ئاوی خواردنەوەی خۆمان بکەین هەر لە ڕووبارەکانەوە لە چەمی سیروان و لە تانجەرۆ لێرەوە کە ئەڕوات و لە زێی بچووکیشەوە کە لە قەڵازیەوە دێتە خوارەوە هەر هەمویان پاشەڕۆ و پاش زێرابەکانی شارەکان دێتەوە سەر ڕووبارەکان و جارێکە هەڵێ ئێنرێت و ئەندێت بۆ شارێکیکە ئەمە وەکو ئاو بێجگەلەوەی کە لە ڕێگەی هەڵمبوونەوە لە ڕێگەی ئەوەی ئەو پاشەڕوانی کە فرێرێتەوە بێت بە هەڵموتیەکە بە بارانبارینە بێت و جاری کابارێتەوە بێجگەلەوەی کە لە ڕێگەی موادی کیمیایی و موبیدی حەشەریەوە بۆ ئاودیاری و ئەوانە و تێکەڵ بە ئاو بێت و جاریکە ئەدرێتەوە بە خەڵک لە ڕووی خاکیشەوە گەورەترین کێشەی چارەسەرکردنی پاشەڕێ و تایبەتیش پاشەڕێی پزیشکی و زۆر تایبەتیش پاشەڕێ پزیشکیەکانی نەخۆشخانەی هیوە بەڕێزان ئەوەی شاراون نەبێت لێرانە پاشەڕێ پزیشکیەکان بەشێکی زۆری بە پێی ڤیددیوەیەکی ئەنارتی کەم بینیم راپۆرتێکی ڤیددیوەیەکەم بینیم بەشێکی زۆر لەو پاشەڕێ پزیشکیانە لە شوێنێک کافرێ درراوە و بڵاو بۆتەوە و ڕەنگە وەکو هەر پاشەڕۆیەکەی ئاسایی بسووتێنرێت دیابکرێ بە ژێر خۆڵەوە کە ئەمە قابلی ئەوەی نییە ئەوەی جێگەی ئاماژێ لێرانە لە تانجەرۆ شش ئەوەی من ئاگادار بووم ئەوەی من معلوماتم هەبێ لەسەری 6 فرنی سووتانن هەیە بۆ پاشەڕۆیانە لەبەر کەمی کارەبا و نەبوونی پێداویستیەکانی فریان ناکەوە پاشەڕوانە بسووتێنێت پاشەڕە پزیشکیەکان لە سلێمانیا لە نەخۆشخانەکانی سلێمانی ئیداری ناو سلێمانیا بەپێی ئەو معلوماتی کە من هەما 50 بۆ 60 تەنە ماگانە و تەنها لە خستخانە ئەهلیەکانە نزیکی 15 تەنە و بۆ هەر کیلۆیەکی لەم پاشەڕە پزیشکیانە 2000 دینار وەرەگیرێت کە تەندروستی سلێمانی وەرەگرێت بۆ چارەسەرکردنی ئەبێ بە ڕێگەیەکی زانستیانە چارەسەرکرێت یا لە ڕێگەی ئۆتۆکلیفەوە یا لە ڕێگەی سووتانەوە ئەوەی کە قابلی ئەوەی هەیە تعقیم کرێت لە ڕێگەی ئۆتۆکلیفەوە تعقیم کرێت و ریسایکلین کرێتەوە ئەوەشی کە قابلی ئەوەی نییە لە ڕێگەی فرنەوە بسووتێنرێت ئەو 6 فرنە تانجەرۆ پەچیان کەوتووە دوو ئۆتۆکلیڤەیەکیان لە شەید ئاسۆیە و یەکیان لە خەسخانەی فێرکاریە هەردووکیان ئێستاکێ ئیش ناکەن لەبەرەوەی کە ئیش ناکەن ئەوەی کە معلوماتم هەبێت پێویستی بە 15 ملیۆن دینارە 15 ملیۆن دینارە باشە ئەو پارەی کە وەرئەگیرێت تەنها لەمانیەکە لە خەسخانە ئەهلیەکان 30 ملیۆن دینارەکات بۆ جەخت ناکرێتەوە لەوەی کە بەش نیوەی پارەی مانگێکی سەرف کرێت بۆ چاکردنەوەی ئەو ئۆتۆکلیفانە ئەمە وەکو خاکە پیسە بێت کە باسمان کرد وەکو ئاویش کە باسمان کرد وەکو هەواش بێژگە لە کارگەکان کە بەڕێستان باسان کرد بێژگە لە ئەو بنزینە بێکوالیتی کە یەک بنزین کە ئەوەیە جەماعەتی ژینگە لێرە بوونایە ژینگە باسییان کردایە کاچن لە بنزینخانەکانە فەحسی بەرزی ئۆکتانی بنزینەکە ئەکەن فەحسی ئەوە ناکرێت کە ئەم ئۆکتانە بە چی بەرزکراوەتەوە
ینی یەکێ لە کێشەکانی هەوا ئەمەیە بەدەل لە ئەم شتەکانیکە بێجگەلەوە من ئەوەی کە قسەم بوو لەسەر خەسخان لەسەر سەرەتان ئەوە بوو بەڵام دوو پرسیارم هەیە ئێوە وەکو بەڕێستان وەکو ئەنجومەنی پارێزگا تا چەندێک ئەو پارەی لە بری ژینگە لە بووی قەرەبووی ژینگە لە ڕێی مرورەوە لە کارگەکانەوە وەرئەگیرێت توانیوێتی خزمەت بە ژینگە بکاتەوە لەم بیئەیە و بەڕێز دکتۆریادیش یەک پرسیارێک هەبوو وتی هیچ پەیوەندیەک جستێک نییە جاران پێم وایە پەیوەندیەک هەبوو لەگەڵ مەجلیسی سەرەتانی عراقیە و لەگەڵ کەماداتی عراقیە و نازانم ئەو پەیوەندی ماوە تەپایسە پەیوەندەکانیان چۆنە و شتێکیش هەبوو جاران لە نەخۆشخانەکانی ناوەڕاست و جنوبەوە ئەو دەرمان و پێداویستیانەی ئەگەر زیاد بە کەڵکی خەسخانەکانی ئەرە بهاتە بە مناقەلە ئەکران پێم وایە ساکیە ئەو لینکێش نەماوە ئەگەر کاک دکتۆریات تیش خاتە سەرەوە سواسێکەکەین و چۆن توانین بخینەوە گەڕ دکتۆرە باخان باسی کارمەندی خۆبەخشی کرد بەڵێ ئەو هەشتا کارمەندە هەر هەشتیان خۆبەخشن و هیچ سەرچاوێکی داراییان نییە و تەنها ئەمریکی خۆبەخشیان هەیە کە بۆیان هەیە کار بکەن هیچ کارمەندێک نییە ئەمە موچەی بەیانیانی هەبێت و وەکو خۆبەخش دای بنین بەڵام کارمەندمان هەیە لەبەرەوەی زۆر پێویستمان پێیەتی نەماتوانیەوە لە ڕێنمایی بەدەڵەیەدا داینی من هەوڵماوەگە لە خێرخواسێکیش بێ مانگانە پارێکی بەدابنم لەبەرەوەی پێویستی خەسەخانەکەمە ئەمە خاڵێکم بەڵام ئەوە شتا خۆبەخشە بڵێەوە هەمویان خۆبەخشن و تەنها کارمەندی دروستین پزیشکی خۆبەخش بوونی نییە لە موەسسەسەی وەزارەتی سەحە و حکوومەتی هەرێمە بابەتی کاری بازرگانی پزیشک کە لە دەرەوە نەخۆش ببینێت ئەوە بۆ بەرچاوڕوونی هەمووتان ئێمە ئێستا تەنها دوو پزیشکمان هەیە کە لە دەرەوە یادیان هەیە ئەم دوو پزیشکە زیاد لە خیبرەی 20 ساڵیان هەیە و هیچیان پرۆفیسۆری یاریدەدەرێکیشان توان بڵێمێکی لە هەرە دکتۆرە باشەکان ڕۆژانە تا سعات 2:30 لە نەخۆشخانە نەخۆشە بینن بەڵام من یەک پرسیارەکەم چ پزیشکێکەیە لە هەموو کوردستانە بگرە لە هەموو جیانیشدا 20 ساڵ هەڵگری بڕوانامەی پسپۆڕی بێت داهاتەکەی ڕازی بە ماگانە 3 ملیۆن دینار وەرگێ هیچ پزیشکێ بەوە قەناعەت ناکە ئێوە بێ ئەوەتان لەبەر چاو بێ پزیشکێ لە هیوایە 20 ساڵە خزمەتەکە یاریدەدەری پرۆفیسۆر ئێستا پلەکەی دکتۆرای هەیە داهاتی ماگانەی تەنها 3 ملیۆن و 750,000 پزیشکێ ڕازی بۆ بەمە پزیشکێ چەندین ساڵە خزمەتەکە لەبەروی هیچ فەرقێک ناکرێت لە نێوانیان و خزمەتێکی تایبەتیان ناکرێ منیش بە حەقی خۆی زانمەتوانێ و هەڵبژاردەی هەبێت کە بچێت لە دەرەوە کاری خۆی بکە ئەوە تەسەورەکەم نەک بۆ پزیشک بۆ هەموو کەس حڕی خۆیەتی لە کەرتی تایبەتیان کەرتی حکومی ئیشکات و ئەم پزیشکانە بۆ معلوماتان ڕۆژانە زیاد لە 45 بۆ 50 نەخۆشە بینن لە بەیانیانە هەموو ڕۆژێ اینجا دوانیۆڕۆکەژە چنە دەرێکە لە دەری شۆ تەسەورەکەم عەدەدێکی زۆر کەم هەبێت بەڵام ئەوە بزانن لە 195 خزمەت گوزاری شێرپەنجە لە سلێمانی لە کەرتی حکومیایە کە بە تەحەدا وڵێم لە هیچ شارێکی تری هەرێم و عێراق ئەوانیە و بگرێ لەوێ ڕێژەکە زۆر کەمترە و باز لە بودجە کرا بۆ سلێمانی ڕاستە ڕێژەی توشبوون ئەگەر بە ژمارەوەری بگری ڕەنگە لە پارێزگاکانی تریش لەگەڵ ئێمە بۆ نمونە فەرقێکی ئەوتۆ نەبێ بەڵام ئەوە بزانن ئەگەر لێرە 3000 حاڵەتە بوو بێ 2800 بۆ 2850 لە هیوا چارەسەر کراوە ڕەنگە 100 حاڵەتێک چوو بێتە دەرەوە بەڵام لە پارێزگارەکانی تر ڕەنگە لە 150 زیاتری لە کەرتی تایبەت چارەسەر بکرێت لەسەر بابەتی جۆری نەشتەرگەری کە ئەنجام دراوە بۆ نەخۆشەکان بابەتی شێرپەنجە بابەتێکی وردە من ئەگەر خۆم یەک مانگشت نەخوێنمەوە ڕەنگە دوایە نەتوانم نەخۆشێ بۆ بەڕی بمە و چارەسەری بکەم یان بتوانم عیلاجی بکەم و جۆری نەشتەرگەریەکان بمانێ و نەمانێت هەتا ئێستا پسپۆڕی تایبەت بە نەشتەرگەری شێرپەنجە لە هەرێمی کوردستان نییە لە تازەترین کارە کامانەیە بیکەین بە هەمانگی وەزارەتی تەندروستی هەرێم و عێراق و هەروەها ئەو بینایی کاک جەمالی حاجی عەلی و بەڕێز دکتۆر تایار هەورامی ئێمە بتوانین فەرعی نەشتەرگەری شێرپەنجەی بکەینەوە لەبەرەوەی ئەم پسپۆڕیە بوونی نەبووە و ئەم پسپۆڕیەکی ئەتوانم بڵێم سب سپشاڵێتیانی ئۆکۆڵی فۆقە تەخەسوسە ینی دوای ئەوەشە کە کابرا نەشتەرگەری گشتیێنێ لەبەرەوە ڕەنگە حاڵەتە بوو بێ کە هەڵی زانستی ڕوویابێ بەڵام زانستی پزیشکی زانستێکە حاڵەت واری دەڕووبات بەڵام ئەتوان بڵێم تا ئێستا سەرکەوتوترین جۆرەکانی نەشتەرگەری شێرپەنجە کە ئەنجام دراوە بە پێی ستاندارد و داتا لە سنووری پارێزگای سلێمانی بووە بەنسبەت نەبوونی دەرمان ئێمە ڕاستە تووشی کەمی دەرمان بووین لە نەخۆشخانەی هیوا بەڵام هێشتا لە خراپترین ئەزمەکانیشە کە ئێستا توان بڵێم ئێستا لە دۆخێکی خراپانین بەڵام لە خراپترین ئەزمەکاندا ئێمە باشترین بووین لە نێو
سنووری هەرێمی کوردستان و پارێزگای عێراقیش و ئێمە چەندین جۆر دەرمان هەیە بە داتا لامانە نەخۆش هەیە لە کەنەدا جنسی کەنەدی هەیە خزمی دکتۆرە لە کەنەدا و عیلاجی بۆ سەرف نەکراوە لای ئێمە بێ بەرامبەر بۆی سەرف کراوە یعنی بەرچاوڕوونیتانە بێ زۆر جار ئەزمەی دەرمانتان گوێ لێە خەڵکیە تەلاتان هەندێک جۆری دەرمانی گرانبەها هەیە لە هیچ وڵاتێک بەبێ بەرامبەر بۆ نەخۆش دابین ناکرێت تەنانەت وڵاتی تورکیا کە ئێمە لینکمان هەیە لەگەڵی بۆ هەندێک لە حاڵەتەکان بیمەی تەندروستیشی هەبێ نەخۆشەکە ڕەنگە لە ساسی لەسەر بیمەکە بێ هەفتای ئەبێ نەخۆشەکە خۆی بیات ئێمە زۆر لەسەر بابەتی جگەرە و مەشروب و پاشەڕۆی پزیشکیمە قسەمان کرد بەڵام یەک بەرچاوڕوونی زانستیتان هەبێ لە سا 40 بۆ 50 زیاتر لە زۆرینەی جۆرەکانی شێرپەنجەی بۆ ماوەیە بۆ ماوەی شتێکە کە لە عیلە و پێوترێت جێنێتیک ئێمە چەندێک کار لەسەرەوە بکەین پاشەڕۆی شوێنێک بەڕێکی بڕوا و کارگەیەک سۆنەری هەبێ لەوە گرنگترەوەی چۆن کار لەسەر دروستکردنی سنتەرێکی پێشوەختەی دەستنیشانکردنی شێرپەنجە بکەین لەبەرەوەی منداڵێکی نۆمان کە تووشی شێرپەنجە بێ هەر تووشە بێت نە سەوزەی خواردو و نە کارگەی دیوە و ڕەنگە هەوای دەری شوی بەر نەکەوت بێجارێ لەبەر ئەوەی گرنگە بەرچاوڕوونی هەبێ بۆ ماوەی کاریگەری یان بەشێکی شێری بەرەکەوێت لە توشبوون بە شێرپەنجە ئێمە کە ئاڵێن ڕێژەی شێرپەنجە لە سلێمانی و لە هەرێمی کوردستان زیاد کردووە بەڵام بە ڕێژەی وەری بگری لەگەڵ وڵاتێکی وەکو ئەمریکا بە ڕێژەی دانیشتوانیش تەمان ڕێژەی ئەوان زۆرتر ئەگە بە ڕێژەی وەری بگری ئێمە هێشتا لە خواستانداردوین ئێمە کەمتر توش بووین گرنگی دروستکردنی سنتەرێکی دەستنیشانکردنی پێشوەختە لە زۆر شت لەوانە گرنگترە کە ئێمە ڕەنگە کارەکە قورس بێ و ڕێنمایی بێ بەڵام ڕەنگە دروستکردنی سنتەرێک 15 بۆ 20 دەفتەر دۆلاری تێبچە ڕەنگە هەر بە دوو دەوڵەمەندی ئەم شارە بڵێ چکە بەڕاستی هی ئەم شارە هەموو دەستیان بە خەڵکەوە و هاوکاربوون بیکەن بۆ گرنگە بە نمونە شێرپەنجەی مەمک کە هۆکاری سەرەکییان زۆر جار بۆ ماوەیە و ئێمە ئێستا پشکنینە بۆ ماوەیە بە سوپاسەوە لە نەخۆشخانەی هیوا و لەسەر ئەرکی سنووق جێبەجێ دەکرێت ئەگەر کەسێک بێت ئەو ستانداردانی تیابێت کە پێویستە پشکنینی جەنەتیک بکە ئێمە بۆ دایکەکەش و بۆ خوشکەکەی و ئەگە مناڵێکی شێبێ کچبێ هەر بۆ یەکەین شێرپەنجەی مەمەگە لە قۆناغی سەرەتاییە بێتە نەخۆشخانەی هیوا قۆناغی یەک تێچووەکەی بۆ چارەسەرەکەی تەنهایەک حەبی هۆرمۆنیە و ڕەنگە بای 6,000 بۆ 7,000 بێ نە لەسەر حکومەت قورسە بە دڵنیایی لەسەر هاوڵاتیش قورس نییە بەڵام هەمان نەخۆش ئەگەر دەرەجە 4 بێت کە هۆکاری ئەم بینە تەنها نەبوونی دەستنیشانکردنی پێشوەختە و هۆشیاری تەندروستی هاوڵاتیە لەسەر نەخۆش حەبێکە پێوترێ پاڵ بۆ سایکلیب بای 6,000 دۆلارە ئەمە یەکەم کە 6,000 تێچێ لە ساسە چاکە بێتەوە ئەم تەنها تەمەنی 6 مانگ ئەو پەڕی بۆ ساڵێ ئەگەر درێژکەیتەوە ئەم حەبەکە هەموو دەقەیە بەردەستە و ئاسانە و زۆربەی کۆمپانیەکان هەیەە ئەم تەنها یە کۆمپانە لە جیانە دروستیەکە و تۆ ئەتوانی بە ڕێگەی فەرمی بیکڕی و دابینکردنی قورسەوە و عادەدە زۆرت بۆ نایانێ زۆر جار بڕین ڕوئەدات لەبەرەوە گرنگی ئەوەی کە باسمان نەکرد هۆشیاری تەندروستی لەسەرەوە ناچی ئەخوا و چیەکە لەسەرەوەی کە ئەگەر ئافرەتێ قەبز بوو پێ عیب نەبێ بچێ بۆ لای پزیشک سۆنەرێ بکە ئەگەر ئافرەتێک گری لە مەمکیا بینی پێ عیب نەبێ بچێ بۆ لای دکتۆرێک و بە مێردەکەی بڵێ ئەگەر پیاوێک لە کۆئەندامی زاوزەیە گرێکیە بۆ ئیهمالی نەکا و ڕووی نەیە بچێ پشکنینکە چونکە من لە 2013 لە هیوام ئەوە 19 ساڵە هەموو ئەم سیناریۆیانەمان دیوە هەموو حاڵەتەکان زۆر جار نەبوونی هۆشیاری بووە عیلەیە کە منداڵێکی 10 ساڵی هەیە مناڵێکی 8 ساڵی هەیە ساڵێک زیاترە تایەتی هەموو ڕۆژەنەی با بۆ بنکەیەک و یان مەعاونتوبیەک و یان دکتۆرێک و هەر بڵێ هیچ نییە بە پاراستۆل کۆنتترۆلیکە کێشە و گرفتی ئێمە باوەڕکەن چەند لەسەر کارگە ئیشکەن چەند لەسەر گەورەکردنی نەخۆشخانەکان ئیشکەن چەند لەسەر دابینکردنی دەربان ئیشکەن کار لەسەر هۆشیاری تەندروستی نەکرێ کار لەسەر دروستکردنی سنتەرێکی دەستنیشانکردنی پێشوەختە نەکرێ هیچ بودجەیەکی زەبەلاح نییە ئەگەر حکوومەتیش تەرخانی کات دەرەقەتی شێرپەنجە بێت و لە جیهانیشدا من دەرەوەمان دیوە سنتەرەکانمان دیوە واقعە کە کەرتی شێرپەنجە بەشێکی خێرخوازە بەشێکی حکوومەت بووە قەت حکوومەت نەیتوانێت بە تاقی تەنیا دامی کەرتی شێرپەنجە بکە ئەوەی پەیوەندی عێراقەکە کاک حەسەن باسی کرد بەڵێ ئێمە هەمانە پەیوەندیەکە بەڵام پەیوەندیەکە لە ئاستی ئەو لینکەیە کە خۆمان هەندێک نوێنەرمان هەیە جێگەی تۆمۆحنیە لەبەروی تەنها ئەوەیە کە ئەگەر دەرمانێک زیابێ بەڵێ ئێمە لە پارە نزیکەی بایم ملیارێک و 300 میلیۆن بەس دەرمانمان لە خواروی عێراق بە مناقەلە هێناوە بەڵام ئەمە
پێداویستی ئێمە دابین ناکات چکە ئەمە دەرمانە بەیسیکەکانە زۆرینێ ئەو حاڵەتانەی کە لە خواری و عێراقیە بۆی بەرچاوڕوون بن ئێستا عیلاجەکەی پێوترێت پێم بڕۆ لیوزوماب ئەمە بۆ سەرەتانی سی بۆ زیاد لە 20 حاڵەت بەکارێت لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی پار تەنها بۆ 2 حاڵەت وتی بەکارێنم حاڵەتێکی خوێن لەگەڵ سەرەتانی 30 دەرەجە 4 دێمە وەکو حکوومەتی عێراق هەرێم بۆ 20 حاڵەت بەکارمانێناوە ینی سەرڕای ئەو دۆخەشکە هەیە ئاستی خزمەتگوزاری شێرپەنجە لە هەرێمی کوردستان بەڕاستی بەراورد ناکرێ بە شارەکانی تر بەسەراحەت بە داتا بە ژمارە حتا ئێستا حکوومەتی عێراقی بڕیاری ئەو دەرمانە هەر نەکڕێت جۆ بەدیلێکی کەی بێنێ دکتۆرە باخان باسیەوەی کرواز لە کۆمپانیەکانی دەرمان بێنێ دکتۆرە ئێمە عیلاجمان هەیە لە هەموو جیهانە یەک کۆمپانیا دروستیەکە وەلەو کۆمپانیایە بە فەرمی تۆ ڕاستەوخۆلینکرد نەبێت دابینی نەکەی هەرچیەکە دەستەکە قاچاخە هەر ئەو کۆمپانیایە لە تورکیا کراوە بە تەکسی ئەنرێ بۆ سلێمانی ئەبێ لە سلێمانی لە تەکسی بیکڕی لەبەرەوە ئێمە ئیجبارین هەندێک جۆر نانەتوان بڵێم زۆرینەی چارەسەریە بایۆلۆجی و مەناعیەکان و بە تایبەتی سەنتەری چانی مۆخی ئەسک لە وەکالەی فەرمی دەرمانەکان بیکڕین چکەمەوەکو دەرمانێکی پاراستۆڵ نییە دە ئۆپشنی کۆمپانیاتە بێ پێم بڕۆ لوزوماب یەک شەریکە دروستیەکە پێرتوزوماب یەک شەریکە دروستیەکە عیلاجمان هەیە بۆ ئەمە بەکارێنرێ بۆ جەماعەتی نەقلی مۆخی ئێسک سایۆتیپا یەک شەریکە دروستیەکان غێری ئەو شەریکەیە تۆ بیکڕیت شتێکە نەکوالیتی هەیە نە ئیمتیازی هەیە نە هیچ کەسێ 2 ڕۆژیکەگەر نەخۆشەکە دەرەجە 3 بوو بە دەرەجە 4 لەسەر عیلاجە مەسئولیاتەکەی هەڵەگرێت سوپاس سوپاس بۆ هەمووتان جارێکی تر من بە پێ و ئەزمونەی خۆم کە هیوادارم قسەکانم دووبارە نەبێتەوە گەر دووبارەش بوو لە خزمەتی قسەکانی ئێوە بێ من بە پێی ئەو ئەزمونەی کە 5 ساڵ بە ناچاری لە لیژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستان بووم و زۆر سەردانی نەخۆشخانەی هیوام کردووە ئەو کاتە ئەو بەڕێز کاکتۆر دۆستی بەڕێوەبەر بوو و ینی ئەو شتانی کە جەنابیشتان باسان کرد مەسەلەی تانجەرەوەوانە هیچ من نەزانم کێشەکانی بینایە دەرمانە ستافە بوجێ ئەمانە 4 کێشەی ئەساسی مزمینن لە ناو نەخۆشخانەی هیوە بە بڕوای من ئەوەی کە کاکتۆر یادوتی فعلەن ئەو سەنتەرەیەکێکە بێت لە چارەسەرەکان بەڵام هۆشیاریش ینی ئەوکو خۆشی وتی بۆ نمونە ینی من ئەو کاتانی کە سەردانمانە کرد هەر وەکوەوەی کە دکتۆریادی ژووتی 150 شێرپەنجا توانین لە ڕێگای وشاری تەندروستیەوە تقریبا سەیطرە بکەی بەسەریا یعنی لە ڕێگای وشاری تەندروستیەوە ئەتوانی 150 شێرپەنجە سەیطرە بکەی بەسەریا بەڵام بەداخەوەی کە ئەو کاتە ئەو بەڕێزانە لە هیوا ئەیانوت کە ئەڵێن حکوومەت پارەمان بۆ تەخسیس کە بۆ مەسەلا ئێمە مساهیم بین لە وشاری تەندروستیە لە بەرزکردنەوەی ئاستی وشاری خەڵکا بۆەوەی کە چۆن خۆی لە شێرپەنجە پارێزی ئەنو بە هیچ جۆرە پارە بۆ مەسەرف ناکەن بەڵام بۆ دەرمان یعنی سەرفیەکەن ئەمە بابەتێکە وازەحە چۆنەوە ئەوانە بۆیە ئەمە زۆر گرنگە ئەوەی کە دکتۆریاد وتی لەگەڵ وەشاری تەندروستی مەسەلەیەکی تر مەسەلەی ئەو سندوقی شێرپەنجەیە کە ئەو کاتە من خۆم کردم بە دەعواش لەگەڵ زوڵفاخان کە ئەو کاتە سەرۆکی لیژنەکە بوو یعنی ئەو کاتێک ئێمەیشمان لەسەر کرد 72 ملیار و ملیۆنێک و 500,000 دلاری تیا بوو سندوقەکە هەنوو من بەڵگە لامە ئینشەڵا دوایی بۆشتانە نێرەمە لە ڕاستی سە زۆر گەڕام کاگەکرام 72 ملیار و 72 ملیار دینار لەگەڵ ملیۆنێک و 500,000 دلار نانە 72 ملیار دینار ئەمە دینار لەگەڵ دلار ملیۆنێک و 500,000 دلار ئەو کاتە سندوقەکە ئەو نەیتیا بوو کە دکتۆر دارا کەیسە وەزیری پلاندانانە کتابی کردبوو بۆ ئەنجومەنی وەزیران ئەڵێ با بە پارەمان بۆست 72 ملیار و ملیۆنێک و 500,000 دلار ملیۆنیۆ دلار هەموو وەڵامی حکومەت لە داواکەی ئێمە ئەوە بوو یاومە بەموچە لە کاتێکا بەپی یاسای سندوقی شێرپەنجە کە ساڵی 2012 دەرچووە لە پەرلەمانی کوردستانەوە حەسریە پارەی سندوقی شێرپەنجە ئەبێ بۆ مەجای شێرپەنجە سەرفکرێ دوای خەیرانی دارایی یعنی 2015 یا 2016 بەڵێ یعنی حەسریە بە پێی یاساکە ئەبێ فلس بە فلسی سندوقی شێرپەنجە بۆ شێرپەنجە سەرفکرێ نابێت کەس دەستیتیەوە با لەژێر هیچ بیانیەکە یعنی بەڕاستیەوە کەم تەرخەمی وەزارەت بوو ئەو کاتە کە قوبوڵیان کردووە ئەم پارەیان بەم شکڵە تەسەڕوفی پێوکرێ ئەیان توانی داواقەیتکەن توانی بە دواداچوونکەن چی بکەن یەکێک لەو شتانەی کە وەکو چارەسەر منێ خەمەڕوو هەمواری یاسای سندوقی شێرپەنجەیە کە بە بڕوای من بەشێک لە لامەرکەزیت یابێ و نوێنەری خەسخانەی هیواشیت یابێ زۆر بەداخیشەوە کە ئەوە قسەی ئەخیری منە کە ئومێ دەکەم ینی ئەمە زۆر گرنگە ڕێگری لێ بکرێ چکە ڕاستە ینی وڵاتان نەزانم
مەسەی نەخۆش چۆنە بیمەی تەندروستی چۆنە سە بۆ نمونە ئێمە ئەو کاتە سەردانێکی تورکیامان کرد کە تورکیا هەتا و دکتۆرەمان بینی کە باشترین پرۆژەی بۆ مەسەی سیستەمی تەندروستی تورکیادانابوو کتێبێکشام لەگەڵ خۆمای هێنایەوە لە ماڵەوە هەماز ڕۆژێکی شەڵاگەر ویستیشان خەمە بەردەستان بەشی زۆری وڵاتانە ڕەنگە وەکو ئێمە وڵاتی نەوتی و وڵاتی دەوڵەمەند نەبن ڕاستی ئێستا ئەمەی ئێمە بەداخەوە لە پاڵ ئەم زۆر سیستەمە بڵێن ئەم زۆرە داهاتەشە سیاسەتی گشتی حکوومەت کە ئەمە خەتەرە گەورەکە ئێمە بڕوای من نەزانم هیوادا ناقرێ من نەزانم یعنی من خۆم قەتیش نەموتۆ هیوادا ناقرێ حکوومەت بە گشتی ڕووی لە کەرتی تایبەتە بەگشتی ئەنی ئەمە من نەسی قسەی ئەنجومەنی وەزیرانتان بۆکەم لە سەردەمی ئێمە ڕئیسی حکوومەت زۆر بەڕوونی وتی سندوقی نەقدی نێودەوڵەتی زۆر لە ئیشەکانی ئێمە ڕازیە حکوومەتێکی بچووک کەرتێکی تایبەتی گەورە هەر ئاوارڕێک